دۆستان ئێوارەتان باش و بەخێر بێن بۆ دیداری ئەمڕۆی یانەم ئێوارەیە نیستۆ کە تەرخان کراوە بۆ پرسی نەوت و گاز و وزە و ئاسۆی دۆخی ئابووری لە هەرێمی کوردستان. بۆ ئەم دیدارە میوانداری سێ ئاکادمی شارەزا و دیاری باری وزە و ئابووریمان کردووە کە ئەمڕۆ لە ڕوانگەی جیاوازەوە ئەم پرسە تێدەخوێننەوە. پروفیسۆر یەکەم قسەکەرمان پروفیسۆر گۆڤەند شێروانی دەبێ. دکتۆر گۆڤەند لە بواری جیۆلۆجیای نەوت با بڵێین دکتۆرای هەیە و طبعاً پلەی زانستی پروفیسۆرە، بەڕێوەبەری گشتی خانشین لە وەزارەتی خوێنی باڵا و ئێستا ڕاوێژکاری نەوت و گازە لە فەرمانگەی هەماهەنگی سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان. باسەکەی دکتۆر گۆڤەند دەربارەی هەیکەلێتی ئیداری دامەزراوە نەوتەکان دەبێت لە حکوومەتی هەرێمی کوردستان و چەند تێبینێک کە بەڕێزیان هەیەی. قسەکەری دووەمان مامۆستا شەهریار شێخلەر دەبێت کە توێژەرێکی زۆر شارەزای بواری وزە و نەوتە و مامۆستا شەهریار با بڵێین ئەندازیار لە دیزایانی مکانیکی یان مکانیکل دیزاین لە زانکۆی تەورێز ماستەری لە بەڕێوەبردنی ئیجرایی هەیە لە کۆلێژی بەڕێوەبەری سەنعەتی تاران و ماستەری لە بەڕێوەبردنی بیزنس هەیە، بیزنسی استراتیژی واتە لە زانکۆی ئازادی تاران. تەمان توێژەرێکی زۆر دیاری بواری وزەشە. باسی کاک شەهریار تایبەت دەبێت بە کارتی نەوت و گاز لە هەرێمی کوردستان و ئەو مێژوەی کە هەیەی ئەو استراتیژەی کە حکوومەتی هەرێمی کوردستانیش هەیەی باسێکی مختصەر لە 20 دقەدا چەند پێڕاوگات بۆمان دەکات. دوایین قسەکەرمان پروفیسۆر دکتۆر فازڵ نەبیە کە با بڵێین دکتۆرا و ناسناوی ئاکادمی دکتۆرایە لە ژمێریاری دارایی، پێشتر وەک دیارە بریکاری وەزیری دارایی عێراق بووە. باسەکەی پروفیسۆر بەگشتی بەشێکی دەگەڕێتەوە سەر نەوت، بەڵام بە دیقەتێکی زیاترەوە باسی ئاسۆی دۆخی ئابووری هەرێمی کوردستان و چاوەڕوانیەکان دەکات. هەر لەو پەیوەندیشدا باسی سیاسەتی نەوتی دەکات. بەڕێزم، هەرێمی کوردستان دوای پەسەندکردنی دەستوری هەمیشەی عێراق لە 2005دا گەشەیەکی ئابووری بێوێنەی بەخۆیەوە بینی. ئەم بژانەوە ئابووریە کە تا کۆتایی 2013ش بەردەوام بوو خۆی لە گەشەی 15% نزیک کردووە، 10 نەک 15. هەر لەو 10 ساڵە زێڕینەدا بوو کە داهاتی تاک گۆڕانی بەسەرداهات و دەرگا ڕێگەوبان و شار فراوانکران و گوند و نەخۆشخانەی مۆدێرن و ئەهلی دامەزران. بەدڵنیاییەوە لەو 10 ساڵەدا کەم و کوڕی هەبوون، بەڵام سەرباری ئەوەش کەشببینی و ئومێدێکی زۆر هەبوو چ لایەن خەڵک و چ لای دامەزراوە فەرمیەکان. لەوەدا کاریم کوردستان بەرەو قۆناغێکی تر لە خۆدامەزراندن هەنگاوی دەنا. ئەم خەونە گشتیە بەداخەوە لە 2014دا بە کتوپڕی ڕاوەستا و لەو کاتەوە تا ئێستا هەرێمی کوردستان داخلی زنجیرە قەیرانی دارایی قورس بووە کە نەک هەر گەشەی ئابووری کوردستانی ڕاگرتووە، بەڵکو گەشتبینی گشتیشی گۆڕی بە ڕەشبینیەکی ترسناک. ئێستا کە لە ئاستانی ڕێکەوتنیەکی تازە و گرێبەستێکی نوێداین لەگەڵ حکوومەتی فێدرال، چاوەڕوانەکان چۆن دەبن؟ ئایا گەشەی ئابووری دەست پێ دەکاتەوە و سەردەمێکی گەشتبینتر لەگەڵ خۆیدا دێنێت؟ پیشەسازی نەوتی هەرێمی کوردستان دەکەوێتە کوێی ئەم هاوکێشانەوە؟ دەتوانین تا چەند پشتی پێبەستین بۆ ئەم بابەتە گوێ لە بۆچوونی ئەم سێ توێژەرە دیارە دەگرین و ئێمە بۆ هەر کام لە قسەکەرەکان 20 دقەمان داناوە. احتیمالاً دکتۆر فازڵ پێویستی بە زیاتر بێت چونکە باسەکەی ئەو گشتی ترە، بەڵام دوجار بەڵام دواتر ئێمە دوای ئەو 20 دقەیە و احتیمالاً تۆزێک لە 20 دقە زیاتر بۆ دکتۆر فازڵ دەرگا بۆ پرسیار و وەڵام و تێبینی دەکەینەوە، لەوێش دەکرێت ڕوانگە زۆر باشتر ڕوون بکرێتەوە. زۆر سپاس. ئێمە لە دکتۆر گۆڤەند دەست پێ دەکەین، دوایی مامۆستا شەهریار. شتێکی کورتێکی باسکەم لەسەر هەیکەلی ئیداری مۆساتی نەوتی لە هەرێمی کوردستان واتە هەیکەلی وزارەتی سامانە سروشتیەکە. بەعام هەر پیششازی نەوتەک هەر مۆساتش نەوتەگەر بێ
گەشە بسەندرێ پێویستە بە سێ فاکتەرە. یەکەم سەقامگیری سیاسی و ئەمنی و ئەمەش موجودە لە هەرێم. دووەم کارگێڕێکی باش پیشەیی پرۆفێشنەڵ و دەستپاک. سێمشیان هەبوونی بنەمایەکی یاسایی و پابەندبوون بە بنەمای یاسی واتە دەستورە یاسایە ڕێنماییەکانە ئەمەش دەبێ هەبوونیە بی. بۆ کارەکردنی بەشی یاسایەکە حکومەت هێرێم کاری کردو بە تایبەت لە دوای کابینەی پێنجەم لە 2000 کابینەی یەکگرتوو لە 2005 دامەزرا دەستیان پێکرد بە ئامادەکردنی ڕەشنووسێک بۆ وزارەتی سامانە سروشتیەکان کە پێشتر بەناوی وزارەتی پیشسازی بوو بۆ متخصص. طبعا ئەویشە تەخەسوس نییە کە دەرێ سامانە سروشتیەکان واتە نەوتی دەگرتەوە، گاز دەگرتەوە، ئاوی دەگرتەوە، سەرچاوە کانزایەکانیش دەگرتەوە. بەڵام لە هەموو کارەکانی ئێستا چەخت دەکرێت تەنها لەسەر نەوت و گازەوە لەبەر گەرنجی و لەبەر بەهایەکەشیەوە. دوو یاسا دانرا بۆ ڕێکخستنی ئەم کردە. یەکەم یاسای ژمارە 21 2007 ئەمەش وزارەی یاسای وزارەتی سامانە سروشتیەکانە هەیکەلەی وزارەی پیشان دەدا. و یاسای دووەم ژمارە 22 2007 یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان ئەوەی کە بە بڕیاری محکمەی فدراڵی بە مولغا حساب کراوە. با باسی ئەو یاسای بکەن هەردوو یاسا چکە هیکەلەی وزارە و کارەکانی تێ دیار دەبی و ئایا تا چەند حکومەتی هەرێم بەخۆی ئەو یاسای دانایە چەند توانیویەتی جێبەجێ بکاتن. لە یاسای 21 کە هیکەلێکی عام هەیە، مەکتەب وەزیر و مەکتەب وەزیر بریکار و مەکتەب بریکار و 4 مدیری عامە هەیە، مدیر عامە دیوان، پشکنین و چاودێری، کاروباری تەکنیکی، ئابووری و گرێبەستەکان زۆر گرنگە لەگەڵ وەبەرهێنانی کانزایی. ئەوەی کە گرنگە ئێستا ئەو کارە لەو دەستگایانە ناکرێت کە لە ناو وزارە، بەڵکو لە ڕێگات چەندین کۆمپانیا دەکرێت کە لە خودی یاسای ژمارە 22 هەیە. 4 کۆمپانیا دانراوە. کۆمپانیای کوردستان بۆ پشکنین استکشاف، کۆمپانیای کوردستان بۆ نیشتمانی بۆ نەوت، و کۆمپانیای کوردستان بۆ پاڵاوگەکان، و کۆمپانیای کوردستان بۆ بازارکردن تواکە تەسویق. ئەو 4 هەیکەلیە لە یاسای ژمارە 22 هەیە. لەگەل ویش بڕگەیەک هەیە، بڕگەی 15 دەلێ سندوقێک دادەمەزرێ بۆ داهاتی نەوتی کوردستان. طبعا ئەو 5 شەریکەیە، ئەو 4 شەریکەیە لەگەڵ سندوق داهات ئەگەر هات و جێبەجێ بکرابایە ئەم کارێک کە باس دەکەن. ئێستا کارەکانی سامانە سروشتیەکان زۆربەی بەگرێبەستە لەگەڵ کۆمپانیا بیانیەکان. 50 بلۆکمان ئامادە کرد لە وەزارەتی سامانە سروشتیەکان، 50 گرێبەستمان هەیە، بەڵام لەو 50 ڕەنگە دەیان نەوتی تێدا هەیە، 7-8 لە قۆناغی بەرهەمهێنان، هەندێکیان دەرنەچوو. ئەم کارە تا سەرتاوە دەکرا چارە نەبوو، هەر دەبای کۆمپانیای بیانی بکرێت. بەڵام ئەگەر هاتوو کۆمپانیەکەی خۆمان دابمەزرێن ئەو کاتی بەشک لە کارەکان دەبتە جوهدی وەتەنی، جوهدی نیشتمانی، ئەو کاتی تێچۆکەی زۆر کەمتر دەبی، قازانجەکانیشی لۆ حکومەت دەبوو. کاتێ کە کۆمپانیا نابیتن ئەو کۆمپانیا دانەمەزرا هەرچەندە لە قانون هەیە لە 2007 تا ئێستا 17 ساڵە تەسیس نەکرا. خۆی هەیە، احتیمالە کادرمان نییە، احتیمالە تەمویل نییە، مالە خەبرەی ئیداری نییە، بەڵام ئەو ماوەی درێژە دەکرا ئێمە هەمان وزارەت خەڵکی گەنجی بنێرین لە هەموو پسپۆرەکان، بە تایبەت بەرنامەیەکی گەورەی هەرناردەکردن هەبووی بەعساد بەنای توانەسازی و پشکی هەموو وزارەکان هەبوو. پشکی سامانە سروشتیەکان پشکێکی گەورەی هەبوو. سەرڕای ئەوەی ژمارەی زۆر لە بەعساد پێشکەش دەکرا لایەن ئەو کۆمپانیە بیانیەکان کە گرێبەستیان بوو لەگەڵ هەرێم، دەکرا لەو ماوەیە ئێمە کادرێکی باش تەهیل بکەن بتوانن ئەو 4 شەریکەی دامەزرێن. بەڵام کە دانەمەزرا سەلاحیات و کارەکان هەموو حەسر دەبی لە ژمارەیەکی کەم لە بەرپرسانی وزارەت. ئەم بەرپرسانە چەند بتوانە بن، بەتەکید ڕۆیایان تەواو نابی، ئەداکەیان تەواو نابی، ڕەنگە لە تەقدیری هەندێک شتەکان زۆر ڕاست نەبن. ئەوەی کە گرنگە بزانین ئێمە باشە مؤسسات کو دادەمەزرێ لە هەموو وڵاتانی پێشکەوتوو پیشتازینە و تەقسیم دەکرێت لە دوو بەشێکە پێ دەڵێن داونستریم، یعنی مەرحەلە یەکەم، بەشێک پێ دەڵێن ئەپستریم، و هەموو مؤسساتێک دەبێت تەوزیع کرێت لەسەر
لەسەر ئەو هەیکەلیە ئەوش تەنها ڕسمەکە پیشانتان دەدەم چەند شتەکە یعنی تەفاسیلی تێدایە و معقدە دەست پێ دەکا لە پشکنین دەرهێنان پرۆسەکردن بەرهەمهێنان دواتر قۆناغەکانی تر گواستنەوە بۆ پاڵەوگە پترۆکیمیکەڵ دوای بازارکردن و دابەشکردن ئەو قۆناغانە هەموو هەیە دوو مەرحەلەی سەرەکیە ئەپستریم و داونستریم ئەگەر بەهات باە ئەوە طبعاً لە هەموو وڵاتەکان هەیە هەندێک کۆمپانیایە اختصاصاً ئەپستریمە هەندێکیان داونستریمە ئێمە تا ئێستا لە وزارەتی سامانە سروشتیەکان لەبەر نەبوونی ئەو چوار کۆمپانیایە ناتوان ئێستا هیکەلەی وزارەت تەوزیعەکەن لەسەر ئەو دوو پشکە ڕئیسیە ئەوە سیستماتیکە یعنی خۆم نییە هیچ کەسەش نییە لە هەموو وڵاتانی جیهان بەو شکلە تەوزیع دەکرێت هەندێک وڵات هەیە توانای باشیە لە داونستریم بەڵام لە ئەپستریم اعتماد دەکەن سەر شەریکاتی بیانی دەکرێت لە هەموو سەکتەرەکانە تو اعتماد کرد لەسەر شەریکاتی بیانی ئەو چار شەریکەی خۆشمان هەبیتن دەشتوان هەر دەبی پێویستمان بە شەرکاتی بیانیە بە بەراورد لەگەڵ وزارەتی نەوتی عێراق کە یەکەم جار 1927 نەوت دۆزراوە 1932 یەکەم هەناردەکردن نەوت دەست پێکرا وەلەو کاتەوە وزارەت و مؤسساتە بەڵام تا ئێستا اعتمادێکی زۆر دەکەن لەسەر شەریکاتی متخصصی بیانی لە بواری استکشافاتە تەطویری زیاتنی بەرهەمە چەند خزمەتگوزاری چێلگەکان و بیرەکانی نەوت سڕای ئەم شتانێک کە باز دەکەین ئێمە وزارەتی سامانە سروشتیەکان هەموو کارەکانی تقریباً تەحویلی ئەو شەریکانی کرد تاکید ئەو شەریکانە کە دێن ئیش دەکەن شتێک حساب دەکەن پدرن مەترسی پشکنین مخاطر استکشاف ئەوان دەزان ئەو منطقە تازەیە احتیمالە لە 100 بیری 5 نازیح بی لە 50 بلۆک احتیمالە 10 نازیح بی لۆیە کە دێن لە ژینگەیەکی وا تەعامل دەکەن لەگەڵ کیانێک کە ڕەنگە لە سەر ئاستی جیهان موقعی نێودەوڵەتی موقعی دەستوری زۆر بەهێز نەبی وەکی وڵاتانی تر وەکی وڵاتانی عێراق و کەنداوتر بۆیە حسابەکی قازاندی زۆر دەکەن حسابی ڕسک دەکەن سبەی کێشەی دەبی لەگەڵ حکومەتی فیدراڵ سبەی کێشە دەبی لەگەڵ وڵاتانی تر و احتیمالاتی هەیە ئەو منطقەی چونکە هیچ پشکنی نەکرایە احتیمالاتی زۆر هەیە بەپێی فاکتەری جیۆلۆجیش احتیمالاتی هەبوونی نەفت زۆر کمە لەو منطقە ئەگەر هەش بیتن ڕەنگە بەقەدەر نەفتەکانی جنوب و ناوڕاستی عێراق نابیت ئەو شتانە کە هەموو ڕەچاو دەکرێت لایەن کۆمپانیەکان داوای قازانجێکی زۆر دەکرێت لەبەرەوەی وزارەتی سامانە سروشتیەکان ناچار بوو ئەو نوع ئەگرێبەستانەی کە پێدرێن هاوبەشی لە بەرهەم پرۆدەکت شێرینگ ئەگریمنت یعنی واژوو کرا لەگەڵیان ئەمەش تەحسیل حاصلە و بووتە ئەمریکی ضروری اختیاریان نەبوو کەسێک نایە بە گرێبەستێکی خزمەتگوزاری شکاتن چونکە معلوم نییە نەوتەکە دەردەچیان دەرناچی و لەوانەشە لە چلی لە بلۆکەکان زەرەری مەبی ئەگەر بە گرێبەستی خزمەتگوزاری بکەن ئەمە دیفاع ناکەم لەسەر گرێبەستەکان بەڵام ظروفی جیۆلۆجی ئەو منطقەیە ظروفی احتیمالاتی نەفتی ناچار بوون ئەو گرێبەستانە جێبەجێ بکەن ئایا نسبەکان زیاد و کمە ئەوە طبعاً زۆر قسەی لەسەرها وزارەتی سامانە سروشتیەکان سەرڕای تیمی یاساییان زۆر بەهێز نەبوو بە بەراورد لەگەڵ تیمی کۆمپانیەکان بەڵام توانی زۆربەی گرێبەستەکان تعدیل بکاتن ڕێژەیەکی دانا تقریبا 125 دەسەر هەموو گرێبەستەکان بۆ حەسەی هەرێم ئەمەش تقریبا ئەو پارچێ بڕا لە قازانجی کۆمپانیەکان ئەمە شتێکی باشە بەڵام دەبایە لە گرێبەستەکان دابنێن هەر 5 ساڵ جارێک ئێمە ڕازعی گرێبەستەکان دەکەن بەپێی ڕووداوەکانی ئابووری ڕووداکانی ئەوەی بەڵکو ئەو کاتێک کە تو گرێبەست تەوقیع کرد نەوت بە $30 بوو بەڵام دوای چەند ساڵێک بۆ $100 ئەو کاتێک قازانجی کۆمپانیەکان زیاتر دەبی تۆ بۆت هەیە نسبەکەی کمکەیەوە لە جیاتی 100 بکە 105 هەمان پارەکە دەگەرێتەوە لە شەریکە ئەویش ڕازی دەبی ئەو کاتێک دەبی مرونەت هەبی لەو بابەتە ئەوەی کە یعنی چیرۆکەکی سەرکەوتنە گازی سروشتی زیاتر لە نەوتەکە گاز سروشتی یەکەم جارە دەدۆزرێت تەنها لە یەک چێلگە هەیە و ئەو پلانی کە بۆ دانراوە ئەولەویە دراوە کەرتی کارەبا ئەستا دوو وەزگەی گەورەی کارەبا بە گاز سروشتیش دەکا کە فائی زیاترە کولفەی زیاترە زیانی بۆ ژینگە کەمترە وەرەوها
هیچ پاشماوەی نییە پێویستی بە پاڵەوگەشت نییە ئێستا لە دوا پلان گازەکە دەگەێنرێتەوە وێزگەی دهۆک ئەو کاتەی بەشێکی زۆری کێشەی کارەبا لە هەرێمەوە بە بەراورد لەگەڵ عێراق باشتر دەبێت ئەمە دووسێ سەر ئەو هەیکەلەی کە باسمان کە دووسێ تێبینی هەیە لەسەر کارەکانی وزارە طبیعی ئەوەی چونکە نەبوونی ئەو شەریکاتە ناتوانێت بڵێن ئەو وزارە وەک کارێکی مؤسساتی دەکات یعنی وەک دامەزراوی ئیش دەکات چونکە زۆر شت فراغ هەیە لەوەی لایانی قانونی تەواو بەڵام لایانی کارگێری و مؤسساتەکان تەواو نینە کەی دادەمەزرێ ئێستا ئەرچی حکومەتە کاری لەسەر بکرێ ڕەنگە ئێمە زۆر لە میدیاکانەوە هیچ نەمان دەبیست بەیاننامەک هەبیتن یان ئەعلانەکە بی لە وزارەتی سامانە سروشتیەکان بەڵام لەگەڵ کابینەی نۆیەم زۆر ئەو شتانە بڵاو دەکرێتەوە هەموو ڕۆژ بەیاننامەک هەیە تەسریحەک هەیە سەرڕای ئەوە تا ئێستا ئەمە وەزیرێکمان نییە لە وزارەتی سامانە سروشتیەکان کەچی ئەوە گرنگترین وزارەیە لە گرنگترین وزارەکانە چونکە بربڕی ئابووری عێراق و هەرێمیش لەسەر نەفتە طبعا لەسەر عێراقیش عینیشت حساب دەکرێت اعتماد لەسەر نەوتە تا بە ڕێژەی 93 بەڵام تا ئێستا یاسایەکی کارای نییە بۆ نەوت و گاز ئەو بۆشایی قانونیە بوویتە مایەی ئەو خلافانەی نێوانی هەرێم و بەغا چونکە کەسێک نازانی حدودی امتیازات و واجباتی چییە لۆی ئەو کێشان هەم دروست دەکرێت ئەگەر هاتوو ئێستا ئەو یاسایە تەمریر کرا مابینی بەغا و هەولێر بە اتفاق باعتماد لەسەر بنەماکانی دەستور باعتماد لەسەر ئەو ڕێکەوتنامەی کە پار مانجی نیسان واژوو کرا نێوان دوو حکومەت باعتماد لەسەر اتفاقی سیاسی ئەو کابینەی عێراقی سوودانی ئەو کاتی هیچ کێشە نامێنێت بەڵام ئەگەر ئەم سێ خاڵانە پێشیل کرا بە تاکید ئەو یاسایەش هەموو کێشەکان حەل ناکە بەڵکو دەبتە سەرچاوەک لۆ کێشەی تر تێبینیە کێ لەسەر ئەو وزارە تەمان زۆر کەس باز دەکا ئەرێ چیان کرد نەفتەکە دەچی و ناچی ئێستا بپرسی لە وزارە تاکە وزارەیەکە وتەبێژی فەرمی نییە تاکە وزارەیەکە دیار نییە ئایا بەشی ڕاگەاندنی هەیەیان نییە لە زیاتی وی سەرۆکاتی دیوانی ئەنجومەنی وزیران قسە دەکات تەسریح دەدا باش ئەو وزارە ئەو هەیکەلیە لۆ نییە خۆی گرنگی چیە لە هەبوونی نەک بەس وتەبێژ نییە بەڵکو بەرپرسانی وزارە ئێسکە ئێستا مەوجودن بۆیان نییە لە درێژایی ئەو ماوەیە لە هیچ کەناڵەکی ڕاگەیاندن قسە بکەن باشە لەبەر چە تاکە کەس بۆی هەبوو قسە بکاتن تا وەزیرە لە ساڵانی ڕابردوو طبعا ئێستا بێ وەزیرین طبعا ئەو حالەتێکی غەریب نییە چونکە هەمان حکومەتە لە وزارەکان تر ئەوانە بی خۆ ناوخۆش گرنگە وزارەت پێشمەرگەش گرنگە بەڵام هەموو وزاران وتەبێژیان هەیە وتەبێژ باز دەکە باسی يعني ئەو ئەحداسانێک کە دەبی تعلیقەشی بەسەری دووەمشت باسی لە بەرنامەکانی وزارە دەکا باسی لە دەستکەوتەکانی وزارە دەکات دەکرێت ئەگەر ئەو شتانە کەس باس نەکرێ خەڵکە کە نەزان بدە لە بەخوای وزار هیچ ناکاتن هیچ شەفاف نییە نەبوونی شەفافیت ئەو ئیشە زۆرانەکە کرایە بۆ دەشکرێ و بەردەوامیشە هیچ ڕوونی لێ دیار نییە لۆیە گرنگە ئەو شتە ڕەچاو کرێ ئەو شەریکانی کە باز دەکەین کە دانەمەزرا جێداخەتە ئێستا تەوسیفەی باشیان لۆ کرایە ئەو تەوسیفە ئێستا لەسەر فەرمانگەکانی کە تەطبیق ناکرێت چتە لێ تەوسیفەکە دەڵێ ئەو هەموو کۆمپانیایەک ئەبێ مجلس ئیدارەیەکی بی سەرۆک و ئەندامەکان ئەبێ گشتیان لە پسپۆری نەوتیبی یاخود پسپۆرەکانی پەیوەندیدار و هەموو دادەمەزرێن بە بڕیاری ئەنجومەنی وەزیران باشە تو لە هەمان یاسا عینی ئەو تەوسیفی وەزیفە ئەگەر تەطبیقکە لەسەر هەموو فەرمانگەکان لەوانەیە خەڵکی زیاتر تەکنۆقرات بێنە پۆستەکانی کەوە ئێستا هەیە طبعا کە ئەداءەکە باش نابی معنای تۆ دەزانی خەڵکی لە اختصاص نییە لەو پسپۆرەی لە موقعی گرنگ لە وزارە بێجگەلەوەی ئەو شتێک کە باسمان کرد کاریگەری مۆسادی زۆر گرنگە هەم وەک ڕێکخستنەی داری و هەم یعنی دەبتە ڕوویەکی گەشت بۆ هەموو بۆ یەک لە وزارە گرنگەکانی حکومەت وەرەوها وا دەکاتن تێچووی تەکالیفی ئەو بەرنامانە هەموو کەمتر بکرێت ئەمە دامن بەراورد دەکەین لەگەڵ تاریخی نەوتی عێراق لە عێراق
یەکەم جار دامەزرا شەریک کۆمپانیای نەوتی تورکی هەبوو کە تورکی و ئینگلیزی هاوبەش بوو دواتر کۆمپانیای نەوتی عێراق دامەزرا IPC تا ساڵی 1970 ئیشی دەکرد هەموو ئەو کارانەی کرا نەوتی عێراق تا 1970 کاریان دەکرد وەستافەکی زۆر بە تعلیماتەوە فەرز کرابوو لەسەریان دەبێ 1970 کادرەکەی لۆکەڵبی ئەوانە کە ئیشیان کرد لەگەڵ IPC لەگەڵ کادرە ئینگلیزەکان ساڵی 1970 کە تەمیم کرا کادرش پێشکەوتوو هەبوو ڕاستەوخۆ دەتوانی هەموو دەستگاکانی و هەموو ئەساتەکانی ئیدارە بکە بێوەی کێشەی گەورەیان بۆ دروست کرێ و ئەو ساڵانە هەموو هەمان کۆمپانیە بە سەدان کەسی نردبوو بۆ بەعسات زۆربیان بۆ ئینگلتەرا کە گەڕانەوە شوێنی خۆیان گرتەوە بۆیە توانی جیرێکی تەواوی ینی تەهیل بکەن بتوان ئەو سەکتەری ئیدارە بکەن ئێمە تا جێداخە تا ئێستا ئیش نەکرا بە تەواوی لەسەر و بابەتە ئەوانەی کە ناردراشن لۆ دەرەوە کە ماستەر و دکتۆرا بینن کە دەگەڕێنەوە کە دەبینن وەزعی وزارەکە زۆری هێنار خوان دەگوازنەوە لەو خوێندنی باڵا واتە ینی ئەمەش بەشەکە لەو سەرچارم و ڕۆی گرنگەکان کە دەبای لە وزارەیشکەن ئێستا دەرفەتەکان نەما ئەو کارە ئی وزارە تەنها کارش تەکنیک نییە بەڵکو تەکنیکیە علمیە لانی کارگێریە لانی مالیشی هەیە ئەبێ پسپۆری بتوانان لە هەموو ئەو بابەتان هەبی طبعا هەر بەشێک وەزیر بۆ هەیە بەرپرسەکان بۆ هەیە پێویستە دەتوانن ڕاوێژ بە خەڵکی پسپۆر بکەن بیانی بیت لۆکەڵ بی لە هەموو سێکتەرەکان و شەو فعلا لە ساڵانی ڕابردوو بەڵام تا ئێستا خەڵکێک زۆر دەڵێ ئەمە ئەو کارانی وزارە نازانین کوکرا طبعا ئێستا زۆر گرنگیشە بەپێی کارنامەی حکوومەتی کابینەی نوێم بەشەکەیە لە پێدەڵێن لەسەر مستەوای چاکسازی ژمارە 6 دەڵێ هەموو کارەکانی حکوومەت دەبی شەفافبی هەموو کارەکان بە تایبەت ئەو کارانێک کە تایبەتە بەداهاتی دارایی نەوت و گاز و ئەمە شڕێک دەخرێت بە دامەزراندنی سندوقێک بۆ ئیراداتی گشتی بە نەوت و نانەوتیە ئەمە گاوانە ملاحەزاتی نەکی منە ڕەنگە زۆر کەسی ترە ئەگەر پڕ بکرێتەوە بەتەکید ئەو ڕخنانەی کە کرایە و دەشکرێ و ڕەنگە نەشکراتی هەندێکجار لەسەر کارەکانی ئەو وزارەیە هەرچەندەم دەستخۆشیان لێ دەکەم زۆر کار دەکەن بەڵام ئەو کارانە جێداخە لۆمە ڕوون نییە دیار نییە ئەم خۆم ماوەی چکەمە ڕاوێژکاری نەوت و گازم لەگەل شاندەکان سەفەر دەکەم دەزانم چ کار دەکرێت بەڕاستی بەڵام کەسێک لەوانە ڕۆژێک ڕێگەی پێنەدرایە باسی ئەو کاران بکە و چەند ماندوونە لە کارەکانی بکەن طبعا دەبی زیاتریش کار بکەن معنای نیەوە تا ئاخر ڕادەیە و ئەوەی گرنگشە طبعا هەموو کارکردن لەو سەکتەرە ئێستا سەرکەوتووی نایە ئەگەر بە تەنسیقەکی باش لەسەر بنەمای دەستور لەگەر حکوومەتی فیدرالی بەڕەچاوکردنی ئەو کێشانی کە ساڵانی ڕابردوو دروستکرا ئێستا ئەمە ئەگەر هەموو شتانی حەلکەن لانی قەزایی هەیە دەعاوە هەیە مابینی تورکیا و عێراق کەیشەکەی لە هەموو سەکتەرەکەی ئالۆز کردیە لە هەرێمی کوردستانیشەوە لەبەرچی ئەمە 13 مانگە نەمانتانیە نەفت هەناردە بکەن چونکە ئشکالاتی زۆرە شکالاتی مابینی عێراق و تورکیا شکالاتی داوا شکالاتی تەکنیکی هەیە شکالات هەیە لەگەڵ کۆمپانیەکان تا ئێستا نەگەوشتنە ڕێککەوتنێک مابینی وزارەتی نەوتی عێراق کۆمپانیەکان ئایا تێچووی ئینتاج چەندە تێچووی گواستنەوە چەندە ئایا ئەو گرێبەستانە ئەعترافی پێ دەکەن یان ناکەن بۆیە کار زۆر لە پێشمانە بە پێش حکوومەت و هەموو دەستگاکان ئەو کێشانەبی چارەسەر بکرێت تاکو بە زووترین کات ئەو ڕاگرتنەوەت بە شکست هەژمار نەکرێت لۆ کەرتی نەوتی هەرێمی کوردستان طبعا ئەو ڕاگرتنە بەشێکی زۆری بڕیاری سیاسیە تەدەخلاتی حزبیە بە تەواوی ناتوان بڵێن سوچی وزارەتی بەغدایە سوچی وزارەتی هەرێمە بەڵکو بەتەکید خۆتان دەزانن لەسەر سەرجەم دەستگاکانی حکوومەتی بغا دەستێوەردانی سیاسی و حزبی هەیە هەندێکیانیش بە ئەجندای دەرەکی ئیش دەکەن کە بەرژەوەندی نەی عێراق نە هەرێمی کوردستانی تێدایە زۆر سپاس لە ڕاستیدا بەشێکی زۆر لە ئەم شتانی کە من دامنا بۆ ئەرستان بکەم مامۆستای بەڕێزم فەرمووی و باسی کرد لەبەرەوەم پێم وابێ ئیشی من جگە لەسەر قفلی جێگاکی ئێرە بۆ ئیشی باسکردنەکەشم زۆر پرزنتیشنەکەش زۆر ئاسانتر بووە زۆر سپاس محاولە دەکەم انشاءالله هەر لە ماوەی 20 دقیقەدا ئەرستان بکەم لە سێ دانە تایتڵی سەرەکیدا
بەس لە سەرەتادا بۆی کە بزانین باسی چی دەکەین بە دڵنیایی و هەموو شارەزای ئەم بابەتە هەن بەڵام کەرتی نەوت و گاز چییە؟ کەرتی نەوت و گاز یەکێکە لە کەرتە هەرە ئستراتیژیک و گرنگەکان لە هەمووی ئابووری جیهاندا کە ئێستاش زیاتر لە 65% هەمووی سەرچاوەکانی وزەی جیهان و سوتەمەنی دابین دەکات. ئەگەر سەیرێکی ئەم گرافی ئەم لایە بکەین بەس لە ساڵی 2022دا بەس نەوت لە ڕووی مارکێتەوە 2100 میلیارد دلار بازاری بووە لە کاتێکدایە کە ئەگەر باسی زێر بکەین ناگاتە 200 میلیارد دلار هەمووی بازارەکەی و هەمووی دەدانە کانزا سەرەکیەکانی جیهان ناگەنە نیوەی نەوت. ئەمە من پێم وایە گرنگی نەوت پیشان دەدا بۆیە لە زۆر جێگاش کە تووشی کێشەی سیاسی تووشی کێشەی جیۆپۆلیتیک یان تەنانەت تووشی کێشەی ئەمنی دەبێتەوە. هەمووی ئەمانە واتە ئەوەی کە کەرتی نەوت و گاز کەرتێکی ئۆکۆپۆلیتیکاڵە ئابووری سیاسیە کەرتێکە زۆر تایبەتە هەر بۆ جۆرێکە کاک دکتۆر باسی کرد کەرتێکە کە بەڕاستی پێویستی بە کەسانی شارەزا هەیە لە ڕووی ئیدارەدان لە ڕووی دانانی استراتێژی لە ڕووی دانانی پالیسی و لە ڕووی بەڕێوەبردنەوە لە زۆربەی وڵاتانی هەناردەکاری نەوت بە پێی پەیوەندیەکی کە وەزارەتی نەوت یا وەزارەتی سامانە سروشتەکانی ئەم جێگایانە بڵێن بەگشتی لەگەڵ کۆمپانیا گەورەکانی دنیا و لەگەڵ وڵاتانی کەیەتی ڕۆڵی وەزیری دووەمی دەرەوە دەبینێت بۆ ئەوەی کە حەوڵ بدات پەیوەندی وڵات لەگەڵ وڵاتانی دیکە دیاری بکات و بەپێی ئەم پشکە گەورە و بەپێی ئەم ڕۆڵە گەورەیەشی کە هەیەی بەشێکە هەمیشە لە ملمانەکانی نێوان وڵاتانی دنیا و تووشی کێشە دەبێتەوە لەسەر ئەم بابەتەوە. شتێکی کە گرنگە لەم ڕووەوە ئەوەیە کە کۆمپانیا زەبەلاحەکانی جیهان یا ئەو حەودانە کۆمپانیایی کە لە سەرەتادا دامەزران ئەمانە ئێستاش خاوەنی تەکنۆلۆژیای پێشکەوتون و هاوکاریکردن لەگەڵ ئەوان و بەشداری ئەوان لە کەرتی نەوت و گازی وڵاتەکان دەتوانێت پێشکەوتن و پێش نەکەوتنی ئەم کەرتە لە جیهاندا تا ڕادەیەکی زۆر پیشامدا وەکو میسالێک ئەگەر باسی بکەین لە گازی سروشتیدا قەتەر و ئێران هەتیان چێلگەیەکی هاوبەشیان هەیە لە کەنداودا قەتەر لە پێشکەوتوترین تەکنۆلۆژیەکانی دنیا بەکاردەهێنێ 35% چێلگەکە لە عەرزی ئەودایە 75% بەرهەم دەهێنێ هێندەی ئێران بەرهەم دەهێنێەوە بە خەرجێکی زۆر کەمتر لە حاڵتێکدا ئێران ناتوانێت یان ئەگەر باسی نەوت بکەین سعودیە بەرامبەر بە ڤێنزوئێلا سعودیە لە تەکنۆلۆژی پێشکەوتو سوودی وەرگرتووە بەڵام ڤێنزوئێلا کە لە سعودیە تەنانەت یەدەکی نەوتیشی زیاترە ئێستا تووشی کێشەیەوە کەمتر لە 500,000 بەرمیل دەتوانێت لە ڕۆژدا بەرهەم بهێنێ. ئەوە واتە ئەوەی کە تەکنۆلۆژیا و پەیوەندی لەگەڵ کۆمپانیا خاوەن تەکنۆلۆژیەکانی دنیاشدا لەم بابەتەوە بۆ پێشکەوتنی کەرتی نەوت و گاز زۆر گرنگە. ئەو کۆمپانیایانە بۆ ئەوەی کە بچینە ناو وڵاتێکەوە هەر بۆ جۆرێک کاک دکتۆر باسی کرد بەڕاستی پێویستیان بە ئیدارەدانێکی پێشکەوتوو هەیە و پێویستیان بە ئابوورێکی پێشکەوتوو و ئابوورێکی خاوێن هەیە. لە بیرمان ناچێت کە ئەگزۆن مۆبیل گرێبەستێکی 12.5 میلیارد دلاری لەگەڵ حکوومەتی عێراق خەڵوەشاندەوە تەنیا پاش ئەوەی کە کۆمپانیایەکی بریتانی لە عێراق کێشەی گەندەڵی بۆ ساز بوو. واتە ئەگەر ئابووریەکی پاک و ئابوورێکی بێگەردیشمان نەبێت ئەم کۆمپانیانە نایەنوە ئێمە لە تەکنۆلۆژی ئەوان بێبەش دەبین. بابەتێکی دیکەی گرنگ کە پێم خۆشە بە لێکەچینە سەر ئابووری کوردستان باسی بکەم ئەوەیە کە ئاستی بەرهەمهێنانە لە ڕۆژدا ئێستا نزیکەی 100 میلیۆن بەرمیل نەوت لە دنیادا هەناردە دەکردرێ. ئەو وڵاتانی کە کەمتر لە 1 میلیۆن بەرمیل نەوت هەناردە دەکەن تقریبان هیچ حسابێکیان بۆ ناکردرێ. مان و نەمانیان لە بازاردا زۆر کێشە ساز ناکاوە ئەوەی کە سامانە سروشتەکان هەتاوکنی 2013 پلانی بوو کە بوو 2014 هەڵە نەبم بگاتە 1 میلیۆن و لە 2016 بگاتە 2 میلیۆن بنەماکەی ئەمە بوو کە بەداخەوە کێشەیەک پێش هاتووە نەمانتوانی بگەینێ. مێژوویەکە لە کەرتی نەوت و گاز یاریمی کوردستان کەم پێم وایە بەشی هەرە زۆری کاک دکتۆر فەرمووی لەبەر ئەوە من لێرە تکراری ناکەم و بە کاتەکە بە فیرۆ نەدەم. من پێم وایە هەیە بە چەند قۆناغ دەتوانین کەرتی نەوت و گازی هەرێمی کوردستان دابەش بکەین. پێش 2007 کە بە شێوازێکی نافەرمی سنووردار نەوت بەرهەم دەهات بۆ لە چەند چێلگەیەک بەس بۆ
دابینکردنی بەشێک لە پێداویستەکان 2007 بۆ 2014 کە بە باوەڕی من ماوەی زێڕینی کەتی نەوت و گازی کوردستان بووە ژێرخانی یاسایی ئیداری و کۆمەڵێک ڕێککەوتن و گرێبەست لەگەڵ کۆمپانیەکان کرا و تەنانەت بۆری نەوتی هەرێمی کوردستان ڕاکێشرا لە 2014 بۆ 2017 سەرەڕای ئەوەی کە تووشی کێشەی ئەمنی بوون بەڵام قەبارەی بەرهەمهێنان تا ڕادەیەک زیادی کرد و ئەویش بە سوود وەرگرتن لە چێلگەکانی کەرکووک بوو 2017 بۆ 2019 پاش بەتایبەت پاش هەستاندنەوەی ینی لەستانەوەی چێلگەکانی کەرکووک قەبارەی نەوتی هەرێمی کوردستان یەکجار زۆر دابەزیوە ئەمە دەتوانین بڵێن کە خراپترین ماوەی کەرتی نەوتی هەرێمی کوردستان بوو 2019 بۆ 2022 دیسان گەشە کرا دیسان ڕەمپاپێک دەستی پێکردەوە بەرەو سەر ڕۆشتینەوە بەڵام لە پاش 2022ەوە بەهۆی کێشە کەڵەکەبووەکانی پێشوو لەگەڵ بەغدا کێشەی دادگای پاریس تقریبا بەتایبەت لە 2023 تووشی ڕاوەستان بووی ئەگەر باسی سیاسەتی نەوت و گازی هەرێمی کوردستان بکەین بە بۆچوونی زۆربەی شرۆڤەکاران ئەوەی کە من خوێندومەتەوە خۆشم باوەڕم لەسەری هەیە ئەگەر ئەوەکو تەڵەبەیەکی ئەم بابەتە ئەگە عەرزان بکەم پێم وایە کە سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان سیاسەتێکی لە سەرەتاوە دروست بوو لەسەر بنەمای گەشەپێدان بە کەرتی نەوت و گاز بۆ داڕشتنی ئابوووریەکی سربەخۆر لە خزمەت سربەخۆیی سیاسیدا لەو چوارچێوەیە حەولدرا بە سوودوەرگرتن لە چەند خاڵێکی دەستوری عێراق بە دانانی یاسای نەوت و گاز بە دانانی سامانە سروشتەکان بە گرێبەست لەگەڵ کۆمپانیاکان حەولدرا تا ڕادەیەکی زۆر کەرتی نەوت و گازی هەرێمی کوردستان بە سربەخۆیی ئیدارە بکردرێت استراتێژی سەرەکی لە پاش 2007 بۆ 2014 ئەو ماوەی زێڕینی کە باسمان کرد بریتی بوو لە سوودوەرگرتن لە گرێبەست لەگەڵ کۆمپانیا گەورەکان چ بۆ فرۆشتن چ بۆ پەرەپێدان و گەشەپێدان لە کەرتی نەوتی هەرێمی کوردستان بە مەبەستی ڕاکێشان و وەرگرتنی پاڵپشتی ئەوان بۆ بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان و بەڵام لە پاش 2014ەوە کەرتی نەوتی هەرێمی کوردستان بوو بە ڕاستە کە بوو بە سەرەکیترین سەرچاوەی داهات بەڵام بە بڕوای من ئەوە گەورەترین ئەیبێکیش بووکە تووشی بووین گەورەترین کێشەما بوو ئەگەر لە سەرەتادا باسی دەستکەوتەکان بکەم چون دوای پێما بێتچینە سەر کێشەکان باشترە ئێمە یاسایەکی نەوت و گازمان هەیە کە نازانم کاک دوستار چەندە لەگەڵ من هاوڕا بێ بەڕاستیەکێکە لە باشترین یاساکان سەرەڕای هەموو کێشەکانی کە بووی من یاسای چەند وڵاتێکم بینیوە بەڕاستی یاسایەکی پێشکەوتوو بوو یاسایەک بوو کە سەرەڕای هەموو ئەم کێشانەی کە بوومان زۆر بە جوانی بە بڕوای من نووسراوەتەوە لە ماوەیەکدا ئێمە توانیمان بەتایبەت لە پاش 2011ەوە کۆمپانیا گەورەکانی وەکو شێڤرۆن و ئێکزۆن مۆبیل بینین کە هاتنی ئەوان پێچەوانەی سیاسەتی دەرەوەی حکوومەتی ئەمریکا بووە تەنانەت بە فەرمی بەوانی ڕاگەیان کەمێن ئەمە من دەتوانم بڵم لە حەدی معجزەیەکدا بوو کە کرا لەو کاتەدا بۆری نەوتی هەرێمی کوردستان ڕاکێشرا لەگەڵ تورکیا بۆ هەناردەکردن ڕێکەوتن کرا لەگەڵ گەورە کۆمپانیاکانی بازرگانی نەوەد وەکو ڤیتۆڵ وەکو ترافیگۆرا عەقدی درێژخایەن کرا کارێکی دیکەی مهم کە کرا چێلگەی کۆرمۆر بۆ بەرهەمێنانی گازی سروشتی پەرەی پێدرا کە کاک دکتۆر باسی کرد لە سوودەکانی و تا ڕادەیەکی زۆریش لەو ماوەیەدا توانرا کە بە توانای نەوتی هەرێمی کوردستان پاڵاوتنی نەوت پەرەی پێ بدرێ بە بڕوای من گەورەترین کێشەی کەرتی نەوت و گازی هەرێمی کوردستان بە تەواوی جێبەجێنەکردنی یاسای نەوت و گاز بوو کە دیسان زۆر باتکرار نەبێتەوە باسی ناکەمەوە شتێکی دیکە بە بڕوای من کێشەیەکی گەورە بوو ئێمە قەت کەرتی نەوت و گاز و وەزارەتی سامان سروشتەکانمان بە نیشتیمانی نەکرد چ ئەو حکوومەتەکانی کە لەسەر کار بوون و چ لەلایەن حیزبەکانی ئۆپۆزیسیۆنەوە هەمیشە ڕەخنەکان بۆ ئەوەی کە لە حکوومەت بدرێ لە کەرتی نەوت و گاز دەدرا و ئەمە کێشەی بۆ کەرتی نەوت و گازی هەرێمی کوردستان لە بەتایبەت لەگەڵ کۆمپانیاکانی دەرەوە ساز دەکرد کاک دکتۆر باسی کرد بەڕبڕوای منیش ئاستی ئیداری و تەکنیکاڵی سامانە سروشتەکان لاواز و قەت نەیتوانی بگاتە ئەم ئاستەی کە بەڕاستی پێویست بووە زیاتر وەکو ئیدارەیەک بۆ سەرپەرشتیکردنی گرێبەستەکانی نەوت و گازدا چ بەرهەمهێنان چ فرۆشتن لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان سوودی لێوەرگیرە لە پاش 2014 و کێشەکانی کە پێشات بەداخەوە ڕۆڵی کەرتی نەوت و گاز بەجیاتی ئەوەی کە ببێتە ژێرخانێک بۆ پەرەپێدان بە ئابووری ینی ئەو مەبەستە گەورەی کە لە پێشی بوو
بوو بە سەرچاوەیەک تەنیا بۆ دابینکردنی بودجە و بودجەش تەنیا بوو بە موچە یعنی ئامانجە گەورەکە و ئامانجە گرنگەکە لێرەدا بەهۆی کێشەیەکی کە پێشات فرامۆش کرا کێشەیەکی دیکە کە بە بڕوای من بۆ کەتی نەوت و گازی هەرێمی کوردستان بوو بە سەرچاو ئەو بوو کە ئێمە لە 2014 بەبێ ئەوەی کە لەگەڵ BP هەماهەنگی بکەین چوینە کەرکووک کوردستانی هەمومان دەزانین بەڵام من پێم وایە BP ڕۆڵێکی زۆر گەورەی بوو و بریتانیا ڕۆڵێکی زۆر گەورەی بوو بۆ کێشەکانی پاش 2014 کە بۆ ئێمە بە وجودیان هێنا و سازیان کرد بە بڕوای من ئێمە ئەو کاتانی کە دەمانتوانی نزیکەی 10 ساڵ لە دادگای فیدرالی کێشەمان هەبوو 10 ساڵ دەمانتوانی ئەم کێشەیە چارەسەرکەین بەڵام چارەسەرمان هەر نەکرد تا گەیشت بە بڕیار نزیکەی 10 ساڵ 8 ساڵ 9 ساڵ کێشەی نێوان تورکیا و عێراق هەبوو لە دادگای نێوبژیوانی پاریس دەمانتوانی لە فاکتەرە سیاسیەکانی خۆمان سوودی لێوەربگرین بکێشرێتەوە حەلی بکەین نەکردرا و ئەم دوانە بەڕاستی بوون بە گەورەترین بربەز لەسەر بەردەوامی و گەشەی زیاتری کەتی نەوت و گازی هەرێمی کوردستان پاش ئەوەی کە بوو بەوەی کە بەشێکی زۆر لە کۆمپانیەکانی کە باسمان کرد ڕۆئیشتن لە هەرێمی کوردستان وەکو ئێکزۆن مۆبیل و شێڤڕۆن بەداخەوە پەیوەندیەکانی کە لەگەڵ ئەوانیش بوومان تا ڕادەیەکی زۆر سز بوو و باسی ئیدارەی باشی هەرێمی نەوت کرا کە دکتور باسی کرد ئەمن میسالێکم هێناوە ئەگەر ئێمە کۆمپانیەکانمان ببایەوە بمانتوانی باە سوود لە کەسانی پسپۆری دەرەوە وەربگرین دەمانتوانی شتێک وەکو ئارامکۆ بین ئەمە بۆردی بەرەوبەری ئارامکۆیە هەتا ساڵانی ڕابردوو بە گشتی 2 کەس 3 کەسی ینی وەکو شای سعودیە و شازادەی جێنشین لەم بۆردەدا بوون بەڵام لەم گۆڕانکاریانی کە ئێستادا کراوە 11 دانە ئەندامی هەیە گە سەیری بکەین 6 دانە ئەندامی وەزیر و وەزیری پێشووی سعودین بەڵام 5 دانە ئەندامەکەیکی ئەگەر لە پاژ نەبیل ئەمودیەوە سەیری بکەین مارک مودیە کە پێشتر چێرمەن و بەڕێوەبەری ڕۆیال داچشێل بووە لە ئەنگلۆ ئەمریکن بووە لە HSBC بووە پاش ئەو ئەندرۆ لیڤەرزە کە لە داو کیمیکال بوو کە گەورەترین کۆمپانیای کیمیکاڵی خەدەماتی نەوتیە پاش ئەو دیسان چێرمەن و CEO سانۆکۆیە شێڤڕۆن فیلیپسە یعنی هەر ئەوەی کە عەرزم کردن بەڕێوەبردننی کەرتی نەوت و گاز پێویستی نەتەنیا بە تەکنۆلۆژیایە پێویستی بە عەلاقاتە پێویستی بە پەیوەندیە پێویستی بە کەسانی پسپۆر و شارەزایە تەنانەت ئەگەر بیانی بن کە بتوانین سوودی لێوەربگرین و بتوانین باشتر و زیاتر بەرەو پێشەوە بچین ئەگەر بمەوێت چەند خاڵێکی کۆتایی باس بکەم بە بڕوای من دەستپێکردن بە گەشەپێدانی کەتی نەوت و گاز هەرێمی کوردستان لە 2005 و 6 و 7ەوە هەنگاوێکی زۆر گرنگ نیشتیمانی و هەنگاوێکی زۆر بڕیارێکی زۆر دروست بوو بەڵام لە جێبەجێکردنی استراتێژی و پلانەکاندا هەڵەمان هەبووە نەمانتوانی بگەینەوە ئامانجی کە بۆمان داڕش بوو بەتایبەت لە پاش 2014ەوە ئەگەر هەناردەکردنەوەی نەوت و گازی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە ئێمە پێویستە کە بەپێ ئەو ئاستی دەسەڵات و بەشداری کە هەمانە لە نوێوە ئستراکچێرێکی نوێ هەیکلێکی دارین و بۆ سامانە سروشتەکان بۆ کۆمپانیەکان و بۆ ئابووری کوردستان دابنینەوە کە لێرە بتوانین سوودی لێوەربگرین بۆ جۆری کە دکتور باسی کرد ئێستا گەورەترین کێشەکان گرێبەستی کۆمپانیا نەوتیەکانە کێشەی خەرجی گواستنەوەی نەوتە و ئەوەی کە تا چەندێک حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت بەشدار بێت لەوە لە کۆتاییدا من پێم وایە بڕیاری ڕاگررتنی کەتی نەوت و گازی هەرێمی کوردستان بڕیارێکی سیاسی بۆ سەر ڕایگوشاری ئەمریکا و هاتین سەر و کۆماری تورکیا هەتا بە ڕێگای سیاسی حل نەکردرێ ئێمە ناتوانێت چاوەڕوانی ئەوە بین کە گەشەیەکی زۆر لەوەدا بتوانین ببینینەوە زۆر سپاس سپاس ئێوارەی هەموو لایەک باش سپاس و ڕێزم لۆ ئەو پەیمانگەیە کە ئەمەیان داوت کرد لە عینن وەخت سپاس و ڕێزم لۆ ئەو پەیمانگەیە کە بحقیقت یعنی من دائما مجاملە ناکەم معروفم کە مجاملە ناکەم بەڵام نخبەیەکی زۆر ڕێک و پێک و جوانیان داوت کردیە لەو ئەوەی لۆیە لۆ یەکێک کە قسە بکات لەسەر ستێژ لۆی زەحمەتە یعنی بەرامبەری ئەو مامۆسایە بەڕێزانە و ئەو هەموو خەڵکە بەڕێزە قسە بکات حقیقەت برادران زۆر بە جوانی باسی مەسەلەی نەوتیان کرد بەڵام سیاسەتی نەوت تەنها یعنی بەڕێوەبردننی سیاسەتی نەوت یعنی بەڕێوەبردننی ئیدارەی نەوت زیاتر لەوەی کە تو چاڵ لێ بدەی و نەوت بینێ دەرێ
وهميشه كباس لسياستي نوت يعني هر سياسة شدي كبكي طبعا دبيت جزءك لسياستي آبوري أولات ليك زدانا أكلنا لو أجر تماشي سياستي نوت بكين لهريمي كردستان برادران رخنيان قرت وزق ورخنا كانيان لزي خويبو بس توزق بهدوء رخنا كانيان قرت يعني فعلا رخنا كانيان بهدوء بو أبن هردو جانبي يعني دبيل نظر اعتبار ورقرين طبعا بالتأكيد جانبي إيجابي هي بلان جانبي سلبي شيء أبو وجانب سلبي بداخة زور تربو لجانب إيجابي بو سياستي كردمان طبعا جانبي إيجابي أوي أتوكاتك بي لهريمي كردستان بتواني مجموعة كومبانيا وكو هردو أو بريزان باشيان كرد مجموعة كومبانيا باش بيني ومجموعة تشالقي نوت يعني دروز بكي وبرهميناني نوت تقريبا بقينا حدودي بين 100,000 وابزان ومن زور معلومات مثلا وشانانية بس لو حدودها هو يعني دروز كردني بنية شيء اقتصادي لو كردستان نكلو كردستاني أورو أما بداخل وبكار من هنا لو كردستاني أورو دبوايا بكاري بينين لو كردستاني مستقبل كدرين كردستاني مستقبل يعني بنية شيء زور باجبو لو أوكاتي كإن شاء الله خوادر كي خير وبركة ما لدكاته ودولتي كردستان هذا مزري لو أوكات زور باجبو لو دبوايا حقيقة بلام جانب سلبية كي تبو جانب سلبية كي أوبو كمزو عجلة ما أنكر لهندك شد كعجلة ما أنكر توشي مجموعة مشاكل يكزار زور بوين كبداخة وإستاذ على سكردني برأي من زور زحمة بو ودينا سري لو أو ها زحمة بو انجا أو تأثير السلبي أمد بهندش لو تان بعض مكان شون كبحقات ما مستعي زور جورة دانيشينا ممكن هم قصاك نكري لحزوري أو بريزان مسألة نوت وإدارة داني نوت وتأثيري لسر وضعي داراي هريمي كردستان تأثيري لسر علاقي داراي بين هريمي كردستان وبغداد وبالتالي تأثير سلبي كي لسر هريمي كردستان طبعا بداخل سياستي هندك برادر بو واني كنوت يعني لنوت مسؤول بو ومش معنى زانين وضعك كوم بحقت اگر تماشي وضعي آبوری هرمی کردستان بکەین لە ساڵی 2004 کە موازنە هەبووە لە عێراق تا کۆتایی ساڵی 2013 هەمومان دەزانین ئەوە یعنی با بڵێن سەردەمی زێڕینی هەرێمی کوردستان بوو. هەرێمی کوردستان بەنەوعەک بوژابەوە کە خەڵک حەقیقەتەن غیرەیان لە هەرێمی کوردستانە کرد. ئەویش لۆ چونکە برغم أوي اتفاق شيشابو أوي كل صالي أجر غلط نبم ل 2011 اتفاق كبو لبين هريمي كردستان ولبين بغداد كهريمي كردستان روجانا 100,000 برميل تسليم بكات بالمقابل بغداد همو بتزي هريمي كردستان بنيريت إذا كارساتك بحقت لو اتفاقيات چونکە جێبەجێ لبر أوي سياستي نوت بداخەوە برادرێک لە هەرێمی کوردستان یەک نەفەر وابزانم برادران باسییان کرد بەس ڕاستەن تەرکیزیان نەکرد یەک نەفەر خۆی و جەنتایەکەی وەزعی ینی نەفتی هەرێمی کوردستانی بەڕێوە دەبرد لۆیە ئەمە تووشی ئەو هەموو کارەساتانە بووین کە تووش بووین ئەوە موشکیلە گەورەکە بوو سیاسەتی ئەوەن بەحەقەت ئەو کاتیش زنابي سروج حكومتهم ديت لوكات وبفارسي دلين دستم بدامانت ونيا كاك علي اتو فارسي لم باشتر زاني قلتم دستم بدامانت اري والله قلتم سياستي نفط بخود بريوب او برادري دي بس بابسيلو خوي صار كان لي يبدا ايش من صار لي دانا بس سياستي نفط دبيله دست زنابي سروج حكومتي نخر شي دي تدخل بك انجا بحقت لصالي 2012 چێشەکان دروست بوون
کێشەکان لەسەر ئەوە دروست بوون طبعا ئەمە ئەو کاتیش ئەمن لەبەرەوەی وەکیلی وەزارەتی مالیە بووم لە بەغدا لە ساڵی 2007 تا 2007 دەزانن جەنابتان ئێمە تقریبا ساڵانە بێزگە لە موازنەی هەرێمی کوردستان یعنی لە بینی 850 تا تریلیۆنێک دیناریشمان تەرخان کردبوو لۆ دەستحەقی کۆمپانیا نەوتیەکان خارجی بودجەی هەرێم و ئەوەشمان دەنارد بەڵام لە ساڵی 2012 لەبەرەوەی بودجەش تاخیر بوو تۆزەکەمە تاخیر بووین لەو مەوزوعە ئەوەش بۆ بیانوویەک بەدەست برادەرێک بەداخەوە بۆ سەبەبی ئەوەی کە ئیتر نەوت تەسلیم بەغدا نەکات طبعا مەسەلەی تەسلیم نەکردنی نەوت ئەوان پێشتریش طبعا ئەگەر تەماشەی بابرین نەشرەکانی وەزارەتی نەفتی عێراقی بکەن هەرێمی کوردستان ڕۆژانە لە بینی 50 تا 60 هزار بەرمیلی دەسلیمە کرد کە ئیتفاقەکە 100 هزار بەڵام لەگەڵ ئەوەش حقیقەتەن هیچ مشکلەک نەبوو هیچ کێشەیەک نەبوو لۆ چونکە مبرر هەبوو ئەتوو کە ئەگەر مبرڕێکی قانونی لەدەستبی زۆربەتان قانونینە من ناوێرم زۆر لە قانون قسە بکەم بەڵام ئەگەر مبرڕێکی قانونیت لەدەستبی مووقفت بە قووەتە بی یعنی ئەتوانی قسە بکەی لۆیە ئەو کات قسەمان دەهات حقیقەتەن بەرامبەر بە حکوومەتی عێراق دەماگۆ کاکە ئەوە نەشرەکە فەرموو بیبینن ئەوە هەرێمی کوردستان نەفتی تەسلیم کردیە بەڵام مەسەلە ئەوە کەیە لە نەفت ئەرێن بادوێ دەڕوەنیە لەو بارکردنیشتیوە بادوێ دەر بووە بارەکان بە تەواوی نەڕۆیشتە ئەنجا 50 بووە 60 بووە 70 بووە مشکلە نییە لەو بەڵام بە حقیقەت مشکلەکە لە مانجی 2013 گەیشتە ئەوجی خۆی یعنی زۆر خراپ بوو وەزعەکەش بەوە خراپ بوو چونکە مانجی 2014 انتخابات هەبوو لە عێراق و ڕئیسی وزەرای ئەوسا ئەمن کتابەکانیشم مایە ممکنە زیاتر لە 50 نووسراو لۆ من هاتیە بتەوقیعی ڕئیسی وزەرا مالکی و بەتەوقیعی حوسێن شارستانی کە ئەو کات مەسئول بوو لە پێشتر وەزیری نەفت بوو دوای نائیبی ڕئیسی وزەرا بوو لۆ شؤونی نەوت بەڵێ شؤونی تاقا کە بودجەی هەرێمی کوردستان ڕابگرن لەبەرەوەی نەوتەکە تەسلیم ناکەن بەداخەوە تا کۆتایی ساڵی 2013 مقاومەمان کرد بەڵام ئیتر مقاومە نەما ڕئیسی وزەرا چونکە حقیقەتەنشی هەبوو لەوەی بەڕێزان بزان ڕاستە من وەکیلی وەزارەت بووم بەڵام وەزارەتی مالیە مشکلێکی هەبووە دائیمەن وەزیرەکان مشکلیان لۆ دروست کرایە لۆیە دائیمەن بێوەزیر بووین هەر ئەمن بووم لە وەزارەت ئەو برادرانەی لە بەغدا بوون دەزانن حتا وەزیری پێشتر ئەو وەزیرەی کە ڕۆیشتم 4 ساڵ یەک ڕۆژ نەهاتە وەزارەت یعنی من 4 ساڵ وەکیلی وەزارەت بوومە و یەک ڕۆژ نەهاتە وەزارەت یەک ڕۆژ لەبەر ئەوەی هەندێک مەسائلی ئەمنی و هەندێک مەسائلی ئەوەی لەسەر لۆیە وەزارەتەکە بۆ بەڕێوەمان دەبرد لە کۆتایی ساڵی 2013 ینی ڕئیسی وزەرا گوتی کاکە ناکرێ نەوتیش تەسلیم نەکەن پارەش وەرگرن وەسە بۆ مشکلە بە حقیقەت ئەو کات چاندێکی گەورە بە سەرۆکایەتی کاک نێچیروان هاتنە بەغدا ئەو نائیبی ڕئیسی وزەرا کاک عیماد ئەحمەد بوو لە یەکێتی نیشتیمانی و برادرانی تریش و وەزیری سامانە سروشتیەکان کاک ئاشتی و برادرانی تریش زۆر بوون کەوتینە مناقەشە لەسەر ئەوەی کە چ بکرێت گوتمان بە وەڵاهی خۆ ئەزانی مەسەلەی سیاسەتی نەوت جودا نییە لە سیاسەتی دارایی و دووشتن بە یەکەوە ڕەبتن بتەوێ نەتەوێ لۆیە باشتر ئەوەیە کە ئەو مشکلەیە چارەسەر بکرێت لۆ ئەوەی بودجەی هەرێمی کوردستان نەبڕێت بەداخەوە ئەو برادەرەی وەزیری سامانە سروشتیەکان قبولی نەکرد ئەو مقتەرەحە ئیتر مالکی ناچاری کردیم کە دەوی بودجەی هەرێمی کوردستان ببڕێت لە مانجی 2014 دواتر بە حقیقەت لە هەر بدایەتی مانجی 2 بوو ئەمە ئیستیقالەمدا لەسەر مەوزوعەکە کە لەگەر بەڕێز مالکی دانیشتین مالکی هەمان ئەوەی هەبوو و ڕیسالەیەکی پێم نارد لۆ هەرێم کە پێویستە و کێشەیە ئەگەر چارەسەر بکرێت 100 هزار بەرمیل تەسلیم بکەن و بەڕەحمەتێوی کاک دکتۆر ڕۆژ تدەخلی کرد لەو مەوزوعە طبعا لۆیە دەرێم دائیمەن بەڕەحمەت بی و پیاوەکی زۆر
دانا و زۆر بە يعني همت پیاوەکی زۆر بە همت وەڵام لە تەلەڤیزیۆن و لەو شتانە دەرنەدەچ و عالەم وەی دەزانی ئەو هیچ ناکە ئەزانی ئەمە پیاوەک بوو بە حەقەت ئەو پیاوە تەعویز نابیتەوە تەدەخلی کرد لە مەوزوعەکە بەڵام بەداخەوە مۆفەق نەبووین ئەوەی کە بگەنەیەک تووشی ئەو مەشاکلانە بووین کە بووینی تر بوو جەبڕا و تا ساڵی 2015 ئەوە تەسیرە سەلبیەکەی بوو لەسەر ئابووری هەرێمی کوردستان لە تەلەڤیزیۆنیش هەمووتان گوێتان لێ بوو و لە هەمان ئیجتیماع هەمان قسەی کرد وەزیری سامانە سروشتیەکان لە تەلەڤیزیۆنیش گوتی منەتتان نەبی بودجەی کوردستان ببڕن ئەمە نموچەی خەڵکی هەرێمی کوردستانە دەما بزانم هەمووتان لە تەلەڤیزیۆن دیتیتانەوە قسە خۆزگە گوێت لێ نەبووە بەداخەوە يعني لناو اجتماع بمني قوم أن تعنتني بوجه هرمي كردستان ببرن وأمن موسى هرمي كردستان طبعا توشي أو كارسات بوين كبو لدو 2004 دواي هاتني بابلين داعش و أمن قرامة وكردستان طبعا استقالة دا وصالك أمن لكردستان يعني واتوني بيشمرقلو كركوك ئەمە قازان زەکمان کرد ئەویش ئەوە بوو کە بەڕێزکە مامۆستا شەهریار باسی کرد ئێمە 250,000 بەرمیل لە نەفتی کەرکووکمان لە زمنی بۆڕی خۆمان ڕەوانەی دەرەوە دەکرد لە هەردوو حەقلی ئاڤانە و بای حەسەن و دواتریش ئەمە وەکو حکوومەتی عێراق حەقەتەن تووشی مشکلەی دارایی بووین چونکە دەزانن قیمەتی نەفت هاتە خوارێ و نەفت بە 21 دۆلار دەفرۆشرا یعنی قیمەتی نەفت 21 دۆلار بوو تووشی مشکلە بووین 150,000 بەرمیلیشمان لە کەرکووکی نەوتی شیمال هەبوو لەلایەکی تر کە لە بن دەستی حکوومەت بوو بە حقیقەت ئەوەی من بوو گوتم بە ڕئیس وزەرا ئەو وەختە دکتۆر عەبادی کە گەڕاینەوە ینی گوتمان باشتر ئەوەیە کە ئەمە ئەو 150,000 بەرمیلە بدەینە هەرێمی کوردستان بینێرن لە ڕێگای بۆڕیەکانی خۆیان 75,000 بەرمیل لۆوان و نرخی 75,000 بەرمیلیش لۆما لۆوەی عەلاقەل بتوانین ینی تۆزێک ئیراداتی نەوت زیاد بکەین ئەوەشمان کرد طبعاً لۆیێ ئەو کات کە هەرێمی کوردستان باسی 500,000 بەرمیلیان دەکرد 325,000 بەرمیلی کەرکووک لە بدایەتی 2015 هاتنەوە کلۆی کێشەکان ئەو وەختە کاک کوشیار بۆ سەر وەزیری دارایی کاک کوشیاریش دەورەی باشی دیت لەوەی لێک ینی لێک نزیکبوونەوەیەک دروست بکات بەداخەوە کە هاتنەوە دیسان هەر ئەو برادەرە بۆ سەوەبی زۆر شت بەڕەغمی ئەوەی ینی بەحەقەت سەرۆکی حکوومەت مەوقفی ئیجابی بوو بەڵام مەوقفی سەلبی ئەو برادەرە دەوری زۆری دیت کە دیسان ئەو مشکلەی نەفتە لە باتی ببیتە بەرەکەت لۆمان بووە نەکبەتی لۆمان یعنی ئێستا زۆر کەس کە دەرێنەوت بووە نەکبەتی نەک بەرەکەت لۆمان سەبەبەکە ئەوە بوو کە برادەران باسییان کرد بەسە ممکنە تۆزێک بۆ مباشرتر باسی مۆزوعەکان ئیتر تووشی ئەو وەزع بووین کە تا ئێستا هات توش بووین لە ساڵی 2000 و طبعاً نامانەوێت زۆر سەرتان بێشینین لەبەر ئەوەی هەموو قسەک هەموو تەفاسیلەکان ناگۆترێ دواتر زۆر محاولات کرالەوەی ئەو وەختیش واللهی ئەو وەختیش ئەمە زۆرمان گوتمان باشە ئێستا ئیشەکی باش کرایە چونکە بە تەسەووری من نازانم ممکنە و برادرانی کە ئەگەر اقتصادیش بن لێرە دەزانن ینی مەسەلەی نەوت اقتصادی سربەخۆ کە باسە اقتصادی سربەخۆ دەکەی معنای ئەوە نییە اقتصادی سربەخۆ ئێستا ئەتوو نەوتی خۆت دەربینی و بفرۆشی ئێستا نا اقتصادی سربەخۆ ئەوەیە کە مادام حقولی نەوت لە بەردەستی تووە و حقولە نەوتەکان جاهیزن کەواتە تو ئێستا سربەخۆی تقریبا ئەجا لەو سربەخۆیە تو دەی بزانی کو گەمە دەکەی لەگە بەغدادەوەی بتوانی حقوقی هەرێمی کوردستان وەرگری و لە دەستی نەدەی لۆی لێ نەگەڕێی مەشاکل دروست بێ مەزانی مشکلەی گەورەمان چ بووە مشکلەی گەورەمان ئەوە بووە بە دوای کێشەکان نەچووینە لە بەغدا ئەوانەی لە بەغدا بوو بن ینی ئەزانن ئەو حەقەتەی دائما لە دوو کێشەکە هەتا کێشەکە گەورە نەبووبی نەتەقیبیتەوە ئەمە نەچووینە حەلی بکەین مەسەلەی نەوت و غاز کە لە پێشتر
دروست کراوم چینە جەنابی وەزیری داد خۆشی دەستی هەیە لە ئەوەکان لە نووسینەوەی بابرین مسودەکە ئاگای لێ لە تەفاسیلی ئەوە ئەگەر ئەو کاتێک کە کوردستان بەهێز بوو کاتێک کە دەکرا زۆر شت کە ئێستا ناکرێت بە داچوون بکرابایە ممکنە ئەو کات قانونی نەفت و غازی هەرێم عەفوانی عێراق دەرچووبایە تووشی ئەو کێشە نەدەبووین ئەوەی کە ئێستا تووشی بووین ئەوەی مەسەلەی محکەمەی ناوبژیوانی پاریس و قەراراتی محکەمەی ئیتیحادی کە ئێستا دەرچوو بەڵام بە دوواداچوونی لۆ نەکرا لۆ ئەو مەسائلانە دائیمە تو کە بە داچوون نەکەی لۆ زۆر شت دەبیتە سەبەبی دروستبوونی مەشاکلی تر طبعاً ئەو مشکلەیە بەردەوام بوو هەتاوەکو ئێستاش هەر بەردەوامە هەرچی زەربە بە ئابووری هەرێمی کوردستان کەوت نەتیجەی ئیدارە نەدانی مەلەفی نەوت و غاز بوو طبعاً نەتیجەکە ئەوە بوو ینی لەوەی بزان کە سەبەبەکە چییە سەبەبەکە ئەوە بوو کە بووە سەبەبی لێدانی هەرێمی کوردستان ئەوە معنای ئەوە نییە بەغدا شامی شەریفە چاوتان لێبی ئەمە لە بەغداش دژمنمان زۆرە ینی هەمویان دۆستیمەنینە بەڵام ئەمە نابی بیان و بدەینە دەستەوان فەرقەکە لێرەیە یعنی ئەتوو ئەگەر بیانوت نەدا دەست مقابلت ئەو ناتوانی بەرامبەرت ئەوەی کە دەوێ بیکاوە ئیلا حەزەکەم هەمووتان باش بزانن من 10 ساڵ لەوەی ئیشم کردیە نیەتی زۆربەی هەرە زۆری ئەوان پاک نییە لەگەر هەرێمی کوردستان ئەوە حقیقەتەکە ئەمە دەبی بیزانین ونابي قدش برين ولا نيتيان باك بلام طبعا سياسي كان دبي وابلين شو كخو سياسي ناكر بري ولا وانا نيتيان خرابة لقما ومشاكل ما لو دروز دكان لبروي وان ساويان بيك دكويتو بيك ودادنيشن بلام اما دبي او حقه بزانين هر كز بيه لقر بغداد دانستان بكا دبي بزانيت بغداد بدواي بيانو دقريت لتو واتو نابي بيانو بدير دست بغداد ئەو کێشەی کە ئێستا ینی کێشەکە طبعاً زۆر گەورە بوو نامەوێ باسی هەموو وەزع داراییەکان بکەم لە 2019 شەدا ئێستا ناوێ باسی بکەم چونکە زۆربەی هەر زۆرتان ئاگادارن لەو مەوزوعانە بەڵام لەو ڕۆژەی کە حکوومەتی عەفوان حکوومەتی سوودانی دامەزرا ئەمە دیسان يعني ملتي كنت بتصوري من مشكلة كمان هي زور دل صافي زياد لحد دل صافي ناتينا ناو قصية كان أو مشكلة معنا وابزانم تصوري من أويا زياد لحد دل صافي ناتينا ناو قضايا كان بتفاصيل انجا كاتك اتفاقيان كرد لقر بغداد اگر بفكرتان بهر او روجا من درسوم لتلفزيوني روداوتم ديسان حيلمان ليكرا فرسيلو حيلمان ليكرا قلتم تماشيكا شو كانت وين ناو تفاصيل صار خاليان لو داخل كردين لبرنامج حكومه بلام هر صار خال اولا بعموميه ثانيا لاخر نوسيتي وفقا للدستور هر صاري كنوسي وفقا للدستور دستور بدل خوي او لك داتو چونك قانونك نيه بيشتر كتنظيمي او وضع بكات يعني وتي اما مشكله بوجتان لو صار صدقين وفقا للدستور مشكله بيش مرقه صار صدقين بس اوها بخطي عام نزله وفقا للدستور ماده جناغو كان لو سطوتسل لو تان زيدكين وفقا للدستور قانوني نفط وغاز دردكين وفقا للدستور زانا بهر صار بعام واتوشي بس ولاولاي بكيف يخوي دواي دستورك محكمة اتحادية لدستوا كوبية وها تفصيلي ورأتو استا قوتها بتواني قانوني نفط وغاز للعراق دربكات دل سطي بدل كردبي قوتني استا بتواني او تاو رويشت اشتوانية انجا همو اوانا بحقات لدل صافي خوبان اما توشي بوين هتاوكو جيشتنا اورو استا حاليا حكومة العراق طبعا خوي بقوة بيني او كانت ضعيف يجبوها او وضع استا خوي بهيزة بيني كخوي بهيزة بيني هرچی بیه برانبر من دتوانی بکات و زور شتیش بسر هندك لبرادراني ما عبر ومسر قانوني موازنة دي تنسيلك
باشە نفت و غاز ئێستا ئەو نفتی هەرێمی کوردستان لە مانگی سێوە ڕاوەستایە 2023 هەمووتان نەزانن دەها تەسریح لە وەزیرەکانی خۆمان لە عێراق وەزیرە کوردەکان دەرچوە دەڕێ پاشی هەفتەیەکی تر نەوتە ڕوات وایە خۆتان گوێتان لێ بووە یعنی ئەو قسانەی کە دەکەم بە دەلیل دەیکەم ها دەها تەسریح لە خەرشی دیت گوێتان لێ بوو پاشی هەفتەیەکی دی موشکلەکە حەلە بیت ئەمن گوتم مشکلەکە حەل نابیت لۆ حەل نابیت چونکە مشکلەی نفت و غاز ئێستا دوو جانبی هەیە جانبە سیاسیە جانبە قانونیە ئەگەر تەماشای ڕئیسی وزەرای عێراقی بکەن سوودانی لە ئەمریکا چی گوتی مشکلەی ڕاوەستانی نەوتی هەرێم مشکلەیەکی سیاسی نییە لە بەینەوە بزانە لەوەی ئەوەی بکە بەڵام مشکلەیەکی قانونی مالیە لە ئەمریکا ئەو قسەی کرد ئەو قەزدی هەیە لەو قسەی ئەو هاتیە زانبە سیاسەکە معروفە لۆ هەمووتان کە چێ دەستی هەیە هەمووتان نەزانن ئێران دەستی هەیە لەو مەوزوعە و ناوێ نەفتی هەرێمی کوردستان لە ڕێگای تورکیاوە بڕوات و زۆر وازەحا و ئیتیفاقیەک کرا لە بینی بەغدا و ئێران کە ئەگەر ڕێگایەک نەدیتراوە لە مەوضوع نەوتی کەرکوک لە ڕێگای بانیاز بڕوات چاکی بکەنەوە یان لە ڕێگای تڕێلەوانە لە ئێران بڕوات و ئەسڵەن بەتەمابوون بۆڕیەکی نەوت لە کەرکوکەوە لۆ ئێران بن بەڵام ئەمریکا دوای دژی ڕاوەستا لۆیە نەیانتوانی ئەسڵەن قەرارە کە بوو کە دەبی بۆڕێکی نەوت لە کەرکوکەوە لۆ بە ئێرانەوە بڕواتە سەر خەلیج بەس ئەمریکا طبعا جەنابتان نەزانن پێشی لە زۆر شت گرتیە لەو مەوزوعانە دکتۆر بمگورێ قسەکان زۆر بەسوودم بەس 20 دقیقەمان تێپەڕان 2 دقیقەش حەز دەکەم بۆ جەنابەت بێ بەس دوای پرسیار وەڵام دەوێت لێ حەز دەکەم باشە بەسەر چاو خەلاص بەو 2 دقەی بەو 2 دقەی حقیقەتەن وەڵا من مەجبور بووم بەسەری قسەکان بکەم بەو 2 دقەی ئەو لە جانبی قانونی ئەمەی بەستیتەوە ئەوە هیچ قانونێک دەرچووە یعنی قەرارێک عەفوەن قەرارێک دەرچووە لە محکەمەی ناوبژیوانی پاریس کە نەوتەکە دەبی وارێ بکرێ وارێ بکرێ بەڵام لە قانونی بودجە بە 2 بڕگە ئەمەی بەستیتەوە ئەگەر تعدیلی قانونی بودجە لەسەر ئەو 2 بڕگە نەگرێت قووەت نییە جارێکی دی نەوتی هەرێمی کوردستان بابرین بفرۆشی ینی هاور دەبکات هەنار دەبکات تەزدیر بکات ئەویش یەکێکیان تەماشای لە ناو قانونی موازنە ئەنجا ئەگەر تەماشای بکەن زۆر بە شەیتانی یعنی ئەوەندە بە شەیتانی ئیشیان کردیە نازانم برادەرانی وەلۆ چکو لە سەریان هەبڕ بووە بەعاقلی باش بەعاقلی ئەوەڵا من ئەرێم بە شەیتانی چونکە دائیمەن نیەتیان شەیتانیە زانی نیەتیان شەیتانیە طبعا لە 2 بڕگە لە بڕگەک دەرێت تێچووی با بڵێن کولفەی دەرهێنانی نەفتی عێراق هەرێمی کوردستان لەلایەن کۆمپانیای سۆمۆوە دەدرێت بە معدەلی ئەو سعرەی کە سۆمۆ دەیدات بزانە ئەوە جارێ لێرە ئەتوی بەستەوە لە کولفەی ئینتاج چونکە کولفەی ئینتاج لەوێ 6 هەتا 7 دۆلارە ئەوە تەواوەت ئەو ناتوانێت ئەوە قانونی موازنەیە لۆ 3 ساڵیشە بەدبەختێکە لۆ 3 ساڵە خەلاص لێرە تو بەسترایەوە ناتوانی لە 6 7 دۆلار تێپەڕی مطلقاً یان دەبی قانونی موازنە تعدیل بکات یان ناتوانێت تێپەڕی دووەم دەرێ تێچووی بۆڕی ینی ئوجوری نەقل دیسان لەلایەن کۆمپانیای سۆمۆوە دەدرێت بە معدەلی ئەو سعرەی کە سۆمۆ دەیدات بەو ئیتیفاقی کە هەیە لە بینی عێراق و تورکیا ئیتیفاقەکە ساڵی 76 لە هێزاریش جاری المەفعولە بە دۆلارێک و 6 سنتە یعنی هەر بەرمیلەک بەڵێ بەڵێ طبعا يعني بس يعني ئاسانی ولەوەی باسی بکەین في ئەوەی کوردستان ئەوەی ئەمە گوێمان لێ دەبی ئەمە نازانم بەس ئەوەی گوێمان لێ دەبی لە وەسایلی ئیعلام 7 دۆلارە 7 دۆلارە طبعا ئەوە مستحیلە ئەگەر ئەو 2 بڕگەیە تعدیل نەکرێ مستحیلە جارێکی دی نەوتی هەرێمی کوردستان بڕوا ئەگەر هەموو سیاسیەکانیش پێک بێت ئیلا دەبی ئەوە تعدیل بکرێت کە ئەوەش تعدیلی ناکەن بەو شکلەی کە ئەمە دەمانەوێت ئەنجا ئێستا هاتینە نقطەی تریشیان زیاد کردێ لەو 1 ڕۆژی ئاگاتان لێ بوو لە بینی وەزارەتی نەوتی ئیتیحادی وەزارەتی سامانە سروشتیەکان مشکلەی گرێبەستەکان ئەڕێ نەخێر ئەو گرێبەستانە دەبی هەر بۆ شێرنرێەوە سەر لە نوێ گرێبەست لەگەڵ سۆمۆ بکەن تەماشەیکەن لە جەدوەلی موازنە بێزگە لەو ئەوانەی کە نووسیتیان
هەرستاینە لەو حسەی هەرێمی کوردستان کە دیاری کرایە لەناو جەدوەلەکە جێگایکی لۆ کردیتەوە دەرێت 2 تریلیۆن و 400 ملیار دینار کە کولفەی ئینتاجە تریلیۆنێک و 400 تریلیۆنیش کە کولفەی نەقلە ئەوە حجز دەکرێت نادرێتە هەرێمی کوردستان ئەوە لەلایەن کۆمپانیای سۆمۆوە دەدرێت بە تەنسیق لەگەڵ هەرێمی کوردستان بزانە ینی چیان کردیە ئەوانە ینی کوشتەکانیان بەستیتەوە ئەجا تو ئێستا مشکلەکە ئەوەیە ئەگەر جانبە سیاسیەکەش حەل بکەی دەبێ جانبە قانونیەکە حەل بکەی کە بە تەسەووری من زۆر زەحمەتە و مێدەوارم سەردانم نەیەشان دەبی و تۆ جۆکەک معلوماتم دابی دووبارە سپاس دەستەکە خۆش بێ دەستی هەر سێ ناخۆش زۆر بەسوود هەرسم حەزڕەجا ئێمە ئێستا دەرگا دەکەینەوە بۆ پرسیار و تێبینین پێشەکی سپاسی هەر سێکتانەکەم بۆ ڕوونکردنەوەکەتان لە چ لە ڕووی نەوتوغازەوە چ لە ڕووی یاساکانەوە هەروەها دکتۆر فازڵیش زۆر ڕوونکردنەوەی ئابووریدا تەبان ئێمە جەنابی وەزیری دانیشتووە کە مامۆستای هەمومانە لە یاسا مەسەلەی یاسا محکەمەی ئیتیحادی کاک دکتۆر ئەگەر گوێ بگرن مەسەلەی یاسا کە حکوومەتی عێراق نەوت و غازی هەڵوەشانەوە مطالعەیەکی باشی جەنابی وەزیریشم خوێنێتەوە کە وەرنەگیرا بە هەند بەداخەوە ئایا ئێستا ئیمڕۆ کە ئێمە حکوومەتی محکەمەی ئیتیحادی بە نایاسایی و نادەستوری ئەڵێن بەڵام لە هەمانیش کاتیشا بۆیە چی نوشکارتیشی لێ ئەەکەی کە حەقمان وەرگێتەوە ئەمە چۆن ئەکرێت یعنی بانێک و دوو هەوە کە دژمان بێ ئەڵێن نایاسایە و کە باش بوو بۆ ئێماڵین قبوڵەکەین و سکوتین ئەوە ناکرێت من سوالەکەم ئەوەیە دوێ ڕۆژ کە جەنابیشی ئاماژەیەکی پێدا کە وەزارەتی سامانە سروشتەکانی ئێمە ئەڵێ محکەمەی ئیتیحادی نادەستوریە و هەڵوەشانەوەی ئەو یاسای نەوت و غاز نادەستوریە بە تایبەتی کە هێتە سەر گرێبەستەکان ئایا ئێمە سوالەکە ئەوەیە لەم کاتا مەسلحەتی ئێمەیە کە ئاواهی بەرامبەر حکوومەتی ئیتیحادی و یان محکەمەی ئیتیحادی بۆستینەوە یان کێشەکان بەرەو زیاتر بە گفتوگۆ زیاتر حەلکرێت لە کاتێکە سەردانەکانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆ ئەمریکا ڕوونی کردەوە و هەروە سوودانی کە چوو بۆ بەغار مەسەلەی نەوت و غازەکە هیچ بەڵێنێکی نا بە عەرەبی ئەگەر گوێ لێ بگرن هەمووی کەلامن منەمەق دەردی هینەڵا هیچ بەڵێنێکی نا و هاتنی ئۆردوگانیش نەیتوانی تەئسیر بکاتە سەر ئەو وەزعە ئایا ئێمە بەرەو چۆ ئەڕۆین دەستخۆش دکتۆر زۆر سپاس دکتۆر زریان دەستخۆش زۆر سپاس مامۆستایان زانیاری زۆر بە سوود و وردیان پێشەش کرد زۆر سوودم دەکەین ئەوەی من دەیبینم هەرچی لە عێراق ڕوو دەدا و بڵێ باوکێکی گەورەی خاوەن ئەزموونی وەکو ئێران لە پشتیانە ڕێیان لۆدا دەنێت چ بکەن یعنی پلانیان لۆدا دێت 2 ساڵ 3 ساڵ کە هێشتا ڕووداوەکان نەهاتن نەوتی هەیە کۆمپانیای هەیە ئەزموونی هەیە خەڵکی شارەزای هەیە بەڵام کورد وەکو هەرێم باشە ئەو هەموو دەوڵەتە لەسەر دۆست و ئاشنا و یعنی بریتانیا ئەمریکا نازان تووشیا باشە بۆ کورد نەیتوانیوە دەستەیەکی پسپۆر کەمی ورتر کەمی یعنی شارەزاتر پلاندانێ تەکبیر بکە بڕیارەکان بزانێت لە سنوور خۆی دەرنەچی لە کاتی خۆی کێشەکان چارەسەر بکرێت جەناب یەک دوو جار دەڵێ کورد دڵسافە دڵسافە یان نەزانە دڵسافە یان ئەوە جوابەکەم دڵساف چییە تۆ عێراق ئەنفاڵی کردی عێراق جینۆسایدی کردی تۆ هاتووی بەڕاست دڵساف یان نازانم چ پێ ناسەر بەس ئەوەیە سەریع جوابت بدەم عێراق ئەنفالی کردی عێراق هیچ لۆ نەهێشتی اینجا سەدام حوسێن کاتێک کردچەکەی دەڵێ ئەگەر لێمان ئەوان بچینە چێ سەدام پێیانە لێ بڕۆنە لای کوردەکان چونکە ئەوان حفاظتان لەسەر دەکەن بزانە یعنی هیچیان لۆمە نەهێشت تعرضی ناموس و شەرەف و کەرامەت و هیچیان لۆمە نەهێشت ئەوجار لۆ چونکە دەزانی ئەمە دڵسافی گوتی بڕۆ لای کوردەکان چونکە ئەوان حفاظتان لەسەر بە شەقیقی کەی ینی شیعە لە دەسەڵاتە لەسەر ئەو هەموو ناکۆچانەی کە لە خوێن یەک شەهیدن
یعنی ئێران قسەیشیان نەخات بەڵام چەند ئەو ناکۆکچانەی کە لە نێوان حیزبە گەورەکان هەبوو درێژەی هەیە بۆ تەمامێرانی کە زانیاریی بچووک گەورە دەکرێ و لە پێش خۆمان کە دەچینە بەغدا لەوێندرەکە یعنی هەمووی هەڵدەڕێژێ بە شێوەیەکی زۆر بێڕەحمانە یعنی هەر ئەو جوولەی کە دەڵێ کورد گەورەترین دژمنی خۆیەتی بە تایبەتی لە مەسەلەی نەوت چەندان جار بینیمان لە دانیشتنەکان یعنی وای هاتووە ینی زۆر ئالۆز بووە بۆ نەمانتوانیوە حەلێک بکەین لە ماڵی خۆمان شارەزایەک دانین کە ڕێمان بۆ دانێت چی بکەین تو بە خۆت پێشتر دەوامەکەدا دڵساقیە نارام زۆر سپاس تۆچی ئەوەی دوارێن میرە ئەو هایە بکردێ زەمانی شوعیەکان نەیانەوێرە قسەکەی بکەن یعنی خۆشناوەکان زەمانی شوعیەکان عەبدولکەریم قاسم کردبووەوە قسەیان بە میرەکانە گۆجوونیانەدا خۆشناوەکان فەقیرانە نەیانەوێرە جوونەکان بدەن یان بۆ وارێن میرە ئەو هایە عەرەب نەوادی وارێن ئەوانی دەکەن یەقولون ئەوەش بزەوتەوا بوو ئێستا خۆش بێت ئوستاز کردن دوستاس معلومات رسولانه که پشکشتان کردیم جنابتان هر سکتان زور تاکیدتان لسر راگردنی نفتی کردستان و همکاری سیاسی زیاد شرکم بو دکتر شروان گوون شروان حتى أم قيد السياسية هل نجيرتن إذا ذيك صريح حياة العراق وبطوانتن تجاوزي أم قيد بقادم أما شطرية شطر دوام تأكيدات أمريكا ومسؤولين أمريكا لمستويات مختلف هيش تأثير كي لبيت الناس أم قيدها زور سباس زۆر سپاس دکتۆر دەستان خۆش بڵێ بەس پرسیار مداخلەکردن خۆش نیە بەس پرسیار لەگەڵ بینی دکتۆر و کاکفازڵ با بڵێن دکتۆر هەرچێکیان با بڵێن سێ قسە هەبوو ئەو ئەیوت مەسەلەن هەندێکیان داوت ئێمە لە هەندێک بابا زۆر پەلەمان کرد ئەوە ئەڵێ ئێمە زۆر بە تاخیر چوونە پێری هەندێشتا ڕاستی بۆمانیان ڕوو نەکردەوە ئێمە کەی پەلەمان کرد لە چی پەلەمان کرد و لە چی دواکەوتین ئەوە زۆر هیر بوو زۆر کۆنفیوز بوو سەکا با بڵێن دوو کاکفازڵ باسەوەی دەڵێ وەزیری نەوتی پێشووی ئێمە 100,000 بەرمیلەکەی نەدا هەر ڕازی نابوو کە ڕازی نابوو بە حەزوری سەرۆک وەزیران و سەرۆکی هەرێم و دەستەی سەرکردایەتی کوردستان و لە مفاوەزاتە ئەو هەردەی وت نا باشە حەجەتی چی و بزەبن ئەو بۆچی یعنی بۆچی سەرکردایەتی خۆمان و سەرۆکی هەرێم سەرۆکی حکومەت نیەتوانی قەناعەتی پێ بکات یعنی ئایا چی بۆ مەسەلەکە ئەوە حەجەتی بەقووەت بووە یا ئەوە نفوزی هەبووە بزەبت چی بۆ مەسەلەکە دوو سێ ئێمە ئەوە طبعا بۆ هەر با بڵێن مەسەلەی قانونی ئایا ئێمە دەکرێت یاسای نەوتوغازی خۆمان کارا بکەینەوە بەبێ ئەوەی ئیگنۆری ئیهمالی قەراری محکەمەی اتحادی بکەین بە شێوازێک لە شێوازەکان کارەکەینەوە پێدەوتی ئەمری واقعی قانونی ئێمە مەسەلەیەکی ترمان هەیە دەڵێت جیۆپۆلیتیکی نەوت دکتۆر شادێ ئێمە ئایا تێگەیشتۆن لە تیۆرەکانی جیۆپۆلیتیکی نەوتی عێراقی و ئایا ئێمە خۆمان تیۆرێکی جیۆپۆلیتیکی نەوتمان هەبوو بۆ ئەوەی بتوانین یعنی ڕوئیایەکمان هەبێ بۆ شێوازی ئەو مەلەفە چکە بەدەزانین مەلەفی نەوت مەلەفێکی استراتیجیە مەلەفێکی اقتصادی نییە آخر پرسیار بەڕێی ئێوە هەر سێکانیتان لە بەغا بۆ دوان نایشنا مۆزوعەکە بووینا و دکتۆر شێوان خۆشی پرۆفیسۆرە لەو مەجارە ئایا چیە لە دوای هەڵمەتی ئیدعایی بوو لە دژی سیاساتی نەوتی کوردستان کە لەناو کوردستان ئەنجام دەدرا ئایا حیزبەکانی کوردستانن یاخو حیزبەکانی کوردستان ئەو حەملە دیعاییە بۆ مەسلحەتی جیهادی هیدەرێکی دایان کرد ئەوە چ نەبوو بە مێژوو بەڵام خۆشە بزانین دکتۆر فرسەت سپاس بۆ هەر سێمان دەستان شتێکی باش کردنێکی باش بابەتەکە پرسیارەکەم موجهی مامۆستا فازڵە بەڕاستی بە سفەتی کە بریکاری ویزارەتی دارایی بوو بە خۆش ئێستا فەرمووی کە تقریبا وەزیری فعلی بوو
نص مادة 112 أولا مبدأ دابشكرني وارداتي تثبيتي كردوه كوارداتي نوت ولو باسي حقولي حاليا كد بس إما أتوانين وابلين أو مبدأ دورنيا بود دابشكرني واردات وحقولي مستقبليش بكار بيتن مبدأ كأوية كان نسبي نفوذ ببدأ أساس لتوزيع واردات زائدا مشمول بتن بتعويض أو نوشان أو ضرر ياندي شو وقتي حكومة صدام شو وقتي بيش دستور يان صدام يانيش باش احتلال بس أبينين موضوعك شون دا بشكرا بو نفقاتي فعلي طبعا نوبيني دا بشكرني واردات لسر أساسي نفوس ونوبيني توزيع كرني واردات لسر أساسي نفقاتي فعلي فرقك زور زورة فرقك لتشدايا سي محافظي عراق لوسط يان جنوب فشل بينن لصرف كرني تخصيصاتي خويا يصالانا شكوبو مقياس بو تحديدي بشي من لواردات برلمان تحملي فشلي أوانكت بو ويلي هات ما مصطفى فاضل أويك دو لنفس مادة قيدك لسر إداري مشتركة هي يعني موضوعك إداري مشتركة بتن هكرهاتو حكمتي عراقي واردات بجوري نفوس توزيعي كر وكي بجوري نفوس توزيعي نكر حقيانية بنبلت نوطك تسليمي حكمت بك كجزء كتسليم كرن جزء كلا وبجدار لا إدارة كرن أوش كرا سي مادة 121 كغلطنا بالفقرة سي إلزامي حكمتي بغداد كتأمين نفقاتي إداري هرين بكتن بيكو شرط الشروط بيكو شرطك تيدا بيكو مرجك تيدا أوجي نكرا كابك فاصل أو موضوعي تر نوبيني تركيا وعراق وكار إيناني بوري نوت همو ما نزانين دورنيا ايوه باشتر لهم بزانن چكو قراري محكمة تحكيم نظام ترجمة زمانك ترنكرا كو إنسان باشتر إلى سنة بس جوهرك أويا كتركيا مسافيك لبوري نوتك كعايدي عراق بكار إناية بموافقة حكمة عراق عجبا ما مصطفى فاضل تركيا نتوانيا أو دكنومنتانا بدسخو بختم كأشكرانا ولا وقايع عراقي بلاو كراينا قوانين موازنة العراق إلزامي كردستان ينكريا بتصدير همو ينش أظن شوي تصدير بوري نوطة وبالذات أو جزئية بعايد العراق ضمنيا أو اعتبار بت موافقي حكمة العراق أو النقطة وقتي شارستاني بخود دزاني وز عراقي شماليا زور خرابو لا كتيبي خوم يكك بو جناب تمنار دوا إصرارك تلكو بفلا نفطي هريم تصدير بكريتا حتى هكا جهشت راديك شرطك تيدا بالتعويض شركات أجنبي بكرت إما مستعدين تعويض شركات أجنبي بكرت أو دو حالة إقرارك ضمنية كأو نفط أو تصدير كراي بأمر حكمتي بغداد ما دام بأمر حكمتي بغداد يعني موافقي كردوة أو مسافية لو بوريا تركيا وهرين بكار بينا عجبا شون أو دكنوميتان أو فهمان بو تركيا بيدان بويا راست زحمة من بليم مسؤولي دولة با مسؤولة كان يهرب بميارمتي تركيا بدنبو أو موضوعة كدو دولة صراع يعني هي لسر موضوعة بس شكو من حزم لي نبت بصورتك غير مباشر طرفهم لموضوع وبصورتك مباشر ضرر لقرار محكمة تحكيم زور سپاس زور سپاس بو همون لایق لحقیقت اشتكي أساسية
جگە لەو مەسائلی ئیدارەدانی کەرتی نەوت و کەم و کوڕیەکانیشتێ مەسەلەتی سیاسی هەیە لە ئەساسەن لە دەوڵەتی عێراقدا کە دامەزراوە تەوەجۆهێکی سیاسی هەیە کە کورد نابێ عێلاقەی بەدەوت بیت ئەمە مەوزوعەکە حل لە تەشکیلکردنی دەوڵەتی عێراقەوە هەبووە ئێوە ملاحەزە بکەن حل لە سیەکانەوە دەست پێکرا بە مەسەلەی تەعریب لە کەرکووک لە مووسڵ لە نەو ناوچانەی کە نەفتی تێدا هەیە بۆ ئەوەی وە لە هیچ مەرحەلەیەکدا هەتاکو ئەمڕۆ حکوومەتی عێراق وەکو دەوڵەت یعنی لەسەر ئەو ڕایە نەبووە کەوا کورد ببێتە بەشێک لە ئیدارەدانی ئەو سەروەتەی کەوا لە عێراقدا هەیە ئەمە مەسەلەکە سیاسیە دەبێ ئێمە هەمومان ئەوە بکەن جگە ئەگەر مەشاکلی ئیداری مەشاکلی قانونی هەبێ مەشاکلی ئەو هەبێ ئەگەر نیەت سافی هەبێ ئەمانە هەموو شتێک هەلەکرێ بەڵام ئەمە نیەتێکی سیاسی لە ئەساسی لە تەشکیلی دەوڵەتی عێراقدا ئەم کارە هەیە و دەوڵەتانی نەک ئەقلیمی دووەلیش هەیەکەوە لەسەر ئەو ڕائیەیە کە بۆ نمونە ئێوە تاکو مەسەلەی منطقەی ئامینە کە تەشیر کرا نۆتیەک عجب هیچ ناوچەیەکی نەوتی تێدا نەبووەوەی حیمایەت کورد بکرێت هەم دائیمەن فکرەکە ئەوە بووە کەوا کورد نابی ئەو دەورەی هەبێ لە ئیدارەدانی یاخود کەرتێکی نەوتی تایبەتی خۆی هەبێ لەبەر ئەوە من لەو ڕائیەدام کە ئەو بڕیارەی کەدرا کەوا کورد کەرتی نەوتی تایبەتی خۆی هەبێ بەڕای من بڕیارێکی زۆر بۆیرانە بوو هەرچەندە مەشاکلی بەدوادا هات هەرچەندە ئەزیەتمان خوارد لە نەتیجەدا بەڵام وە ئەمرێکی واقع ئێستا کورد کەرتێکی هەیە ئەمجار احتیمالی هەیە دەبی تەطویر بکرێ یاخود بە چ لایەکەوە ئەڕوا مهم بووە ئەمرێکی واقع لە عێراقدا کە کوردیش بەشێکەوە ئەمەش دەستور لەسەری ئەوە کردووە دەستور یعنی اعترافی بەوە کردووە دەبێ هەموو شتێک بە هەماهەنگی بێت لە بینی هەرێم و لە بینی بەغدا یعنی لەگە وەزارەتی نەفت وەزارەتی نەفت و هەتاکو محافەزەکانی تیریش کە هەرێم نین ئەوانیش حەقیان هەیەکەوە بەشدار بن لە ئیدارەدان و دانانی سیاسەتی نەوتی عێراق ئەمە بە شێوەیەکی یعنی هەتاکو لە ئەساسدا لە ساڵی 2007 کە ئەو مفاوەزاتانە دەستی پێکرد لە بینی هەرێم و بەغدا لەبارەی یاسای نەوت خۆی حەقیقەتدا یەک یاسا نەبوو پاکێجێک بوو 4 یاسا بوو یاسای تەوزیعی واردات یاسای نەوت و گاز یاسای وەزارەتی نەوت یاسای سۆمۆ ئەمە پاکێجێک بوو کە هەموو یاسای ئەوەی چوارەم هەیئەی وەتەنی بوو بۆ ئیدارەدانی بە مشتەرەک بە ئیدارەدانی کەرتی نەوت و گاز لە عێراقدا بە شێوەیەکی گشتی بەڵام وازح بوو کە بڕیارێک هەبوو لە عێراق کە مسوەدەی یاساکە چوە پەرلەمان وسوەدەیەکی تر بوو هیچ عێلاقەی بەو مسوەدە نەبوو کەوا ئیتفاقی لەسەر کرا بوو ئەمە دیارە زۆر وازح بوو کەوا مەسەلەکە یعنی نانەوێ ئیتفاق بکەن و ئەمەش مەوزوعێکە بۆیە لە ئێستاوە تەسەورەکەم لەم ژینگەی ئێستا کە باسی ئەڵێن یاسای نەوت و گاز بکرێ لە عێراق بەڕاستی لە مەسلحەتی کورد نابێت بەم ژینگەی کە ئێستا هەیە بە هیچ نەوعێک من بەڕێیم دائیمەن واشم گوتووە دەبێ ئێمە تەرکیز یەکەم شت تەرکیز لەسەر محکەمەی ئیتحادی بکەین گۆڕینی محکەمەی ئیتحادی و دانانی محکەمەیەکی ئیتحادی لەسەر ئەساسێکی دەستور و ڕێکوپێک هەنگاوێکە بۆ ئەی بتوانی یاسای وا یعنی بنووسرێتەوە اتفاقی لەسەر بکرێتەوە بە پێی دەستور بێت چونکە ئێستا بەو محکەمە ئیتحادی کە ئێستا هەیە هەرچی یاسایەک اتفاق بکە هەرێم و حکوومەت نێریتە پەرلەمان پەرلەمانیش موافقەت بکە یەک دوو تاعنی لێ ئەدان و بە پێی تەفسیری محکەمەی ئیتحادی باتڵی ئەکەن زۆر سپاس سپاس من مامۆستایان بژیم تەڵەبەی وەرێ بە پیری چوونەوە بەر هەویریش تەڵەبەی قانونی عێراقات دێبوونە لە قانون لە زانکۆی ژنەوی فەڕەنسی
سەرۆک کەرتی زێڕگران سەرکای زێڕجانی هەولێرە يعني هەندێک شتم جێلێ بوو لە جەنابی دکتۆری لە دکتۆرەکان بەگشتی و جەنابی دکتۆر فرسەتیش يعني هەندێک شتی لۆ من دروست کرد هەندێک شتی نوێشم جێلێ بوو کە لە ئەعلامی هەم جێلێ نەبووە ئەویش ئەوەیە هەستم کرد کە چوونە بەغدایە گرێ بەر نینۆکان و هاویشتە بەر ددانە ینی ئەو شتێکی کوردەواری ئەم جارن گرێ بەر ئەنگوستان دێخنە بەر ددانە ئەوەم ئیوەم تێبینی کرد تێبینێکی دیشم ئەوەیە کە هەر شتێک ڕوو ئەدا پێشی ڕوو بدا ئەو نوع دانیشتن و گفتوگۆی ئەکادیمێت لە مستەوای بەرزەی جەنابتان لێرە هەبی هەموو شتەکانەوە دیار دێخن خەلەلەکان و کلێنەکان و بۆشایی قانونیەکان ئەبینەوە پێشی ڕوو بدا ئایا ئەو نوع دانیشتانەوە ئەو گفتوگۆیە تێروتەسەلانە کرایە سێم قسەشم ئەوەیە ئەرێ ناکرێت جاری وە لە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغدایە مامۆتکە کودەگەدابی مامۆتکەکە بە خۆی بڕیاردەر و قسەکەبی لەوانێت تۆ فازل تێدا مەسەلەی مامۆچی و باڵوچان پێناوێ وەختەکە هەونی لۆ بژێنمەوە ئەوە هیچ مەسەلەی دەستوریش کە دکتۆر جەناب دکتۆر فرسەت ئاماژەی پێدا ئەمەی مادەی 112 کە ئەخوێنیەوە مەسەلەن ڕوانگەی هەرێمی کوردستان جۆرێکە ڕوانگەی حکوومەتی عێراق ناوعەکی دیە ئەوە خەلەلەکە ڕۆژێکی من بە جەنابی دکتۆر عومەر نورەدینی بوو ناکرێمە دەستور مەسەلەن ڕۆژێک لە ڕۆژان هەموار بکرێتەوە ئێ باشە بۆتیانە دی مادەی 140 لانی ئەو جارەی لۆن ڕێکەکەویتەوە لە مادەی 140 ئەوەی لۆن کرایە هەرچەند جێبەجێژ نەکرایە بە دەستور تەزبیت کرایە ئەو شتێکی دیش من تێبگەم یەک لەو وەکی نوکتەیەک ئامێزە قسەکەی من ئەوەیە ئێستا مەسەلەمە کەرتەکەنێ کەرتی زێڕنگرانە کەرتەکە بازرگانی پیشەوەری بەپێی ئەوەی کە سەر بە وەزارەتی پلاندانانە سەیتەڕەی نەوەی خشر لە هەرێمی کوردستان زێڕنگردەی مەزبورە بەنۆگەی کرێکاران هەوێ زێڕەگری دەبەرەی دابیتن چوویمە تورکیاش زێڕنگر لەوێ سەربەژووری بازرگانیە ئەنی ئەمە خەلەل و فراغن هەند زۆرن بەس معنای ئەوە نییە لە ئایندە ئایندە شنگەلەک ڕوونە ئەمن پێم وایە ئایندەچی هەند ڕوونن هەیە هەند باشن هەیە و ئەو جیلەی دێ ئیشاڕە گەلێک باشتر دیش ئێستا کە ڕووی لە هەورازە سەرە نوێژی نەکەیشی ئەوێ هەر بە دوعا و نوێژی نەکەی بە دوعاش زۆر سوپاس وڵای من زۆر بە کورتی دوو پرسیارم هەیە یەکیان ئایا لە ڕاگررتنی نەوتی هەرێم خودی عێراقیش زەرمەند نییە لە بواری ئابووری دوو ئەگەر ینی نەوتی هەرێم یاخود وزەی هەرێم لەسەر نەخشەی وزەی جیهانیە ئایا ئەو وڵاتانی کە تێیدا مستەفیدین ئەوانش قسەیەکیان نابێت بۆ هەناردەکردن یا ڕاگرتن یانی دەوری ئەو وڵاتانە چییە کە لە نەوتی هەرێم مستەفید دەبن یا مستەفید بوونە زۆر سپاس زۆر سپاس بۆ ئەنیسیۆ زۆر سپاس بۆ کاکسەرۆ زۆر سپاس بۆ هەر سێ بەڕێزان وەڵام منوێ لە ڕوانگەیەکی ترەوە قسە لەسەر بابەتەکە بکەین ئیشکالێتەکان لە عێراق یعنی عێراق ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ فۆکۆیاما عێراق قەیرانی قوڵی لە بنیاتنانی دەوڵەت هەیە یعنی ئێمە لە کوردستان نەگەیشتوینەتە کۆتایی ڕێگاکە وەکەوەی جەنابی وەزیر باسی مادەی 112 کرد دەرەچەی قانونیمان هەیە و دەرەچەی سیاسیمان هەیە بۆ ئەی بتوانین ئەو ئیشکالیاتانەی کە ئێوە بەڕێزان باستان کرد حەلی بکەین بەڵام ئەوەی کە من تێبینیم کرد لە قسەکانی کاک دکتۆر گۆڤند نەبوونی شەفافیەت لە وەزارەتی سامانە سروشتیەکان قەیرانێکی قوڵە لە ناوخۆی هەرێمی کوردستان لە ئەوەی کاک دکتۆر فازڵ باسی ئەوەی کرد کەسێک بەخۆی و جانتاکەیەوە سیاسەتی نەوتی کوردستانی بەڕێوە بردووە ئەوە خاڵێکی ترە کە کێشەکە لە ناوخۆی کوردستانەوە دیسان و ئەوەی کاک دکتۆر شەهریار باسی کرد ئێمە نەمانتوانی کەرتی وزە لە هەرێمی کوردستان بە نیشتیمانی بکەین ئەوەش قەیرانێکی قوڵە کە دیسان هەرسێ ئەو ئشکالێتیانی کە ئێوە باستان کرد لە ناوخۆی هەرێمی کوردستانە زۆر پەیوەندی بە مادە مجەڕەدەکانی دەستورەوە نییە و زۆریش پەیوەندی بە قەرارەکانی محکەمەی اتحادیەوە نییە بۆیە ئێمە لە ناوخۆی هەرێمی کوردستان پێویستە بیر لەوە بکەینەوە سیاساتی نەوتی بەڕێزە من لە شوێنی تر لە مینبەری تریش باسی ئەوم کردووە ئێمە کتابێکمان نووسیوە دەربارەی نردنی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ کۆڵوانێ ئەلەوێ زۆر بە وردی بە شێوەیەکی باس لەواکەین کە سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان چ ڕۆڵێکی هەبووە لە بەهێزکردنی پێگەی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە و چ ڕۆڵێکی هەبووە لەوەی کە
وا بکەین ئێمە نەک پێگەی سیاسی هەرێمی کوردستان بەهێز بکەین بەڵکو هێز بنێرین بۆ پارچەیەکی تری کوردستان بۆ دەرەوەی کوردستان بۆ یەکەمین جار لە مێژووی کووردا ئەمە ڕوویداوە. ئیشکالێتەکە ئەوەیە کە ئێمە ئەم سیاسەتە باشە کە من پێم وایە ئامانجەکە ئەوە بووە کە بگەینە ئابووری سەربەخۆ دواتر بەرەو هەنگاوی تریش بڕۆین نەکراوە ئیشکالێتی بۆ دروست بووە بە شێوەیەکی باش نەگەێنراوەتە شەقام و خەڵک زۆر لە سیاساتی دەوڵەت و حکوومەت ئاگدار نییە. ئێمە لە ڕووی حکومڕانیەوە کێشەیەکمانەیە کە زۆر جار مەبدەئی شێرینگ پاوەڕ بەکار نایانین لەگەڵ خەڵکە بۆ نمونە لە دەوڵەتە مۆدێرنەکان زۆر جار کە قوتابخانەیەک دروست ئەکرێ پرس بە خەڵکەکە ئەکرێ بە منطقەیە پرس ئەکرێ ئایا قوتابخانەیەک بەو شێوە دروست دەکەین ڕێی ئێوە چییە بۆ ئەوەی بەشدار بن بۆ ئەوەی دواتر شەرعیەت بۆ بڕیارەکان دروست بکرێت. ئیشکالێتی گەورە لە پرۆسەی نەوتی لە هەرێمی کوردستان من ئەگەڕێنمەوە بۆ نەبوونی شەرعیەت خەڵک یاخود شەقام خۆی بە بەشدار لەم سیاسەتە نازانی و تەرجمەیەکی باشیش نەکرا لەلایەن نخبەی سیاسی نخبەی ئەکادیمی ڕاگەاندن لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی گرنگی ئەم سیاسەتە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی بەهێزبوونی قاواری سیاسی هەرێمی کوردستانەوە بگاتە خەڵک بۆیە ئەکرێ سیاسەتێک بەڕێوەبردنێک ئیدارەیەک بڕیارێک بۆ قۆناغێک باش بێت لە قۆناغێکی تر ئیشکالێتی بۆ دروست بێت ئەمە نۆرماڵە بەڵام ئەوەی نۆرمال نییە پێرفۆرمانسی قابلیەتی ئینجازی نیظامی سیاسیەکە لە هەرێمی کوردستان بەداخەوە پەکی کەوتووە پایەیەکی گرنگ بۆ پێرفۆرمانسی نظامی سیاسی سیستەمی سیاسی شەرعیەتە خەڵک خۆی بە بەشێک لە بڕیارەکانی حکوومەت بزانێت بەداخەوە ئێستا مەوزوعی نەوت ورن درێژی ناکەم وەزیاتر مەوزوعی نەوت بۆ پرسی هەژماری نەوتیش ڕوانگەی خەڵک خەریکەوەکو مەوزوعی نەوتەکەی لێبێ بۆیە ئەم سیاسەتانی حکوومەت ئێمە ڕێکەوتنی سەرۆکی حکوومەتمان بینی لە ڕەمەزانە باسی کرد کە هەندێک بڕیار ئەدرێت لە بەرژەوەندی خەڵکە هیچ کەسێکەمە نازانین طبعاً دواتر خەڵک خۆی کردە خاوەنیە ئەو قەزیەیە و کۆمەڵێک خەڵکی پۆپولیست دەرکەوتن بە شێوەیەکی تر ئیشەکەیان کرد بۆیە گرینگە تەرجمەی سیاسەتەکانی حکوومەت مەرجە و سیاسەتە سەرکەوتوو بێ یانش خواردوو بەڵام تەرجمەیەکی باش بکرێت بۆ شەقام خەلەلێکی گەورە لێرێ کاک دکتۆر فازڵای پێشەوەی بێم تەماشای ئینتەرنێتم کرد وتەیەکی تو نووسرا بوو جەنازەم وات گوتیان وات نەگوتی ئەوە نازانم بەڵام هەندێک سەرودڵی گرتم دەگوت نووسرا بوو کاک دکتۆر فازڵ نەبی دەڵێت مانگی پێنج کێشە دیسان بۆ مەوزوعی بووچە وتم ممکنە شكل جواب تدموي ممكنة تشيشة لو موتي ما تحزب أو جوز ما جواب ده زين له شلا واش نبي كشهريار باسي كروتي بماوي دصل تشيشمان هو لقى محكمة فيدرالي ونيا ودصالش لقى ترككان آیا کس نبود خلال او دسالت ساره او موضوعی بکن؟ دکتورش باسی کروتی او کابرایی که بخوی دی نایونه دا بخوی و بزانتای کی جیمز بوند اول حرفی شه اول حرفی اشتی اورانی بود اشتی اورانی طبعا چه کسی که باشه دکتور یعنی چه شکلی أول من شيء دروز يعني حكومة سياسة مدار حزب بانجينا كم حاسب يبقى نعم أو زودي توسر سي أو برادري لدرصافية يعني لنزانية والله من يجيك كواني بتسكب سباس هذا شيء يعني يجي كليرني لغياب خوي حقيقة فيني أوبي عشتي هولاني ناي ناسم احترابتكم بيوينيا بلان جرينجا يعني شارزان أوي كرديتي لواقع سودی هەبووە لەگەڵ ئەوەی کردیتی بۆ بەژۆن خوازی و دەوڵەمەندبوون و هەر کارێکی تر لە دوو کاسەی جیاوازیدا ئەمە گوتمان بەباش بڵێن باش بە خراپەکەش بڵێن دکتۆر زریان لە بیدایەت گوتمان مەسەلەی نەوت جانبی جانیشی هەبوو طبعاً و جانبی سەرنیشی هەبوو جانبە سەربیەکە لە ئیدارەدانەکان بەڵام جانبە ئیجابیەکەی زۆر بوو یەک لەوانە مامۆستای بەڕێز تازە باسی کرد بەهێزکردنی پێکەی هەرێمی کوردستان لە دەرێ بەس تێکماندا یعنی قومبەلێکمان لە میدانە پێکەمان تەقاندەوە چێشەمان هەمی دەساڵ
زۆر سپاس دکتۆر جایمە ئێستا بۆ هەموو پرسیاران کامێک لە من زۆرتر بی چونکە زۆر سوال دکتۆر سامان مامۆستا فرسەت باسی مادەی 112 دەکەن. مادەی 112 مادەی زێرینە بەنسبەت کوردان لە دەستوری عێراقەوە. ئەم لە پسپۆرێکی عێراق میزگوتی ئەمە گەورەترین غەڵەتمان کرد ئەو مادەمان تەمرین کرد. با لە توان بخین مادەکە چ دەڵێ وەک پسپۆرە دەڵێ تقوم الحكومة الاتحادية وحكومات الأقاليم والمحافظات المنتجة بإدارة النفط المنتج من الحقول الحالية. بعد تفسيري كين مع يعني بلى أو ذا يك قرنتني شت برنسيبي شراكة هي ما بين الحكومة الاتحادية وأقاليم منتجة أوش عراقي حزناك كب توجه كبر مركزيته أو كي جرينجا إدارة النفط المنتج وشراكة تثبت مستخرج يعني كوي كدرتسو لو سر عرض أو تشراكة تثبتك باشا أو فترة كتادرتي معناه مشمول نية إما قريب استكاني هريم همود استخراجكية كهات سر عرض معناه أو مشمول نية وهات قريب استكاني هريم كهمول سر استخراج وتادقات سر عرض مشمول نية بنقطة ومخاضعي شراكة شنية أجر هريم انفراد كبير أو كجرينجا خالصهم الحقول الحالية يعني أو حقلك إنتاجي أو إنتاجك شيء اقتصادي بو أو كاتي درسوني دستور 2005 أجر أوبيناسي تطبيق كان شركاني هريم هيتيج حالية همولة دواي حالية اعتبار ذكري مستقبلية أجر حسابي كين واتا أجر تفسيري كان بوشكلي هيت شراكتك الملزمية لوريم دبي همويش خاضع صلاحياتي هريم بتوع دواتر أوان زور تسلبي مادة 111 كان أن النفط والغاز ملك الشعب العراقي في كل قالمة بلام أو مادة بستراوة ببشي دومي مادة 112 دي ساندلي توزيع عادل الإيرادات حسب الكثافة السكانية وحسب التضرر من ممارسات النظام السابق وات أجر بنفوس حساب كان أبي حكومة بارزق كان يرم حسابي وتسوق زرر من دلا ممارسات نظامي بيشو ده بيحسش إضافي شيء بيتن لويا 111 كارانا كريت وقر لقل سياقي 112 حسابنا أو زوزر قرنقة حزكم باسكين بالنسبة استعجال كردن استثماري نفط أما يك حقيتش علمية بزانن أو نفته 8 سنة تصالي مايا بيسمي سيسي مايا أقر حسابي احتياطي بك لقل إنتاج العراق وهريمش 8 نفتك دقات السطو يكسال أقر حسابي سعودية بكن بوضل وندي خوي دقات حفتا ودو صال وات عراق دولة من تربة تمن بلا معناه إما تا 6 صال دتوان نفط إنتاج بينن سكر لو ما ويا احتمال قيودي جينجي هبي حرقي كربون هبي بتزيقروي هبي طاقة نظيفة بيتقوري أو كاتي نفط بوستي بويا بلانا كاني همو أولاتانا دبيئتو خود أمدا كي بو سردمي دواي نوت سوارنا كي أوسط صالة أبا طبعا من العراق نهارين زور كم كرا لسر مسري وزي خاوين وزي تاكو خود أمدا بكي لو باش مايا أو دهاتش كواتب باشتر استا زور انتاج كم بارش زور برقم تاكو سكتر كاني كي بقوت كم وسرتساوي وزي خامين دروس كموا طبعا بوتون شيء درينا او شرطنيه بوشكلي روداتن واحتمال التساهل ذكري دواتر بلام لبيد نكين لا لوتكي وزي كوب 28 تايم شاندنا 2050 نابي لبي زيرو كربون بي يعني همو او بشلازي نوت نابي كربونك هيك دوكالك دربسيتن چند سال ماي بشش مال سال ماي دبي همو او جرخاني بشلازي نوت بيغورين تاكو دوكال درنيه رنگ العراق دبي دايخن السعوديه دس بيكر يجيش 120 كم دكاتوا العراق هيسي نكريه تقريبا لو بابتا لو يك 2050 دي هيسي نكر دبي دلكا كدبي قبات كيتو نابي يك دوكال دربسيتن اگر التزام كري بو برياره جهانيه برسيارك هوي استسليم نكردني نوت او كاتي بوتسونا شي تواو نبو تشيلقيه كبلو كاتي انتاجكي 160,000 برميل بو 4,000 انتاجك كواتا دروب شي قوري كردي او حقيقة علمي بو جيولوجيكان ديانزانيا او نوع تشيلقانا وشي اسباكاني ريسيزيا سريع دس بيدك دوالنا كاو
دەتۆپیتەوە لۆیە ئەو ئەگەر بیپرسیبایە خۆی ڕەنگە ئەو کابرایی کاموو قەرالەکەنی بوو مهندس نەفتە بەڵام لە جیۆلۆجی پرسیبای دەگوت کاکە ئەوە ڕاستە باشن تازێک بەڵام تەمەنی کمە و هەروەها کە دەیانوت خلال ساڵی 500,000 چەند ساڵی 10 ملیۆنێک ئەم قسە بەرمیل ڕۆژانە ئەم وعدانە لۆ خەڵک پێخۆشە بەڵام هیچ بنەمای علمی نەبوو هیچ بنەمایکی علمی نەبوو تەنها دەگەر یەک شخصە سیاسی بێتەوە قەی ناکە لی تێ دەگەم دەوێت شعبێت دروستکە خەڵکێک متمانە و یعنی متفاعل بی بەنسبەت ئایندە بەڵام هیچ بنەمایکی ئەوە نییە ئێستا دەکسەندە لە 20 کەمترە باشە کوایە دەیانگوت ئینتاج چەندە ئێستا ئینتاج 400,000 بەڵام 300ش بە فعلی دروست ناکرێت لەگەڵ ئەو ڕاوەستانش زیاتر درۆپ دەکا 200ش نابیتن ئەو فاکتانە علمیە دەبی بگەێنرێت یعنی ئیسال بکرێت لۆ بریاردەر تۆ گە بزانی عمری نەفتت 10 ساڵ مایە ناتوانانی ئەوها بەڕەهاوت لەگەڵ بەغدا تەعامل بکەی کەچی نەفتی 100 ساڵ عمری وانە دەبی ئەمە شتە بزانین چەند هەیە لە باغەرمان پێشوە بستنە بازاری تەندرێت لەو شتەی باش تێ دەکات چکە زێرنگرا ناکرێت شتەکەی تەفخیم کرێ زۆر خەڵکەکان وعودی بدەن لەسەر ئەساسی علمی نەبی احتیاطی زۆر گرنگە ئێستا دووبارە حسابی کردن چەند نەفتمان هەیە دەزان تەمەنەکەی چەندە چەند گاز فروشتیمان دەڵێن تەمە ئەو ژمارانە کە پێشتر باز دەکرا ئێستا ڕوبعی ئەو ژمارانەی فعلیە لۆیە دەبیەک ئەمین بی لەگەڵ نیشتمانی خۆی هەوڵاتی دکتۆر ڕوبع کەمترە یەک لە 45 میلیارد ئێستا 3.7 ئەم ڕقمەکان تعلیق نێزکە دەبی بەرقامە بریاری محکەمی پاریس مامۆستا باسی کرد 5 بەندی هەیە یەک بەندی لۆ ساڵحی عێراق بۆ ئەو بەندی غەرامەکە 1.4 ئەوەش بنەمایەکە چییە بەکارهێنانی هەندێک لەو کۆمپانیەکان لۆ بەشێک لە سەکتەرەکان تەحمیل و تەفریغ و ئەوانە کە لە بەندەری جیهان دەکرێت وتیان بەس حەقی مستحقاقی تعویزەکە لەوەیە بەڵام هەناردەکردن و کارکردنی هەرێم هیچ یەکی بە نادەستوری و ناقانون وەصف نەکرد باعتبار هەرێم بەخۆی خوێندویانە بەشێک لە عێراق واتە مؤسسەی ڕسمیە هیچ تەجاوز تێدا نیە بەڵام ئەو سەکتەرانێک کە دەبوایە شەریکەی حکومی تورکی بکاتن دایتیانە شەریکاتی هەری چونکە مقرڕەبە چونکە پەیوەندی باشەیە پارەکە زیاتر بوو لەسەر کولفەکە بەبۆی 1.4 میلیارد استحقاقین کرد بەڵام تورکیا سکوتی نەکرد لە محکمەی ئەمریکی داوای کرد ئێستا حسابی غەراماتی تەوقیف و زەرەکان 950 ملیۆن دلار قەراری وەرگرت لەسەر عێراق باشە ئەمە کو دەتوانین دانیشین لەسەر مابینی عێراق وەرێم قسە بکەین کودانی باشین قسە بکەین و اتفاق بکەین ئەو دوو غەرامەش هەیە نە عێراق خۆش دەبی نە تورکیا خۆش دەبی لە غەرامەکەی خۆی ئایا دەکرێت مقاسە بکرێت ئەو دەبێت محەل کرێت بە فاوزات کاڵێخان باسی کرد ئایا زەرەکەی چییە؟ 4 لایەن زەرمەندە لە ڕاگررتنی وتار عێراق پێشمووی چکە ئابووری عێراق ئەو داهاتە دەچوو موازنە دووەم هەرێمی کوردستان چکە کێشەکەش لۆمە دروست بووە سێەم کۆمپانیەکان IOC کە 13 مانگە وەستامرە بڕی زیانەکە تا مانجی تا 12 مانگ 11 ملیارە لەگەڵ بۆ 13 مانگ بۆ گەیشتە 12 ملیار ئەپیکۆر دەڵێت 14 ملیارە بەڵام حسابەکەی من تەوا 12 ملیارە وەزەرمەندی پێنجەم بازاری نەوتی جیهانە کە ئەو 400,000 کەم بوو نەوتەکە بەرز بوو ئەستەگەیشتە نزیک نەهاتەوە بۆیە فشارێک زۆر هەیە لەسەر ئۆپیک پلس تاکو ئەو تەخفیدە تەوعی کە دەکەن تۆزێ پاشکەس بن لی ئەوانی تر بەجێ دەریم لۆ برادران پێشەوەی داوای لێبوونەکە بۆ مداخلەیە من باسی بەرهەمت کرد باسی تەمەنت کرد عمری ئینتاجی باشە بەبیر و بۆچوونی تۆ وەکو متخصصێک لە بواری نەوتە غەڵەت نەبوو ئەسڵەن دەرهێنانی ئەم نەوتە یعنی ئەگەر ئەو نەوتەم لەبەرەوە عەرزە مابایە بۆ داهاتێکی گەشت بۆ داهاتوم و لە هەمان کاتیشا میزانیەتی خۆم لە حکوومەتی ئیتیحادی وەرەگرت بەبێ سەرێشە ئەو پەلەکردنە لە دەرهێنانی ئەم نەوتە کێشەیەکی سیاسی بۆ دروستکردم لە دەوڵەتێکا کە دەوڵەتی عێراق دەوڵە عەمیقەیە یعنی دەسەڵات و حکمدانی هەر بڕیارێکی سیاسی بەدەستی جهاتی خارجي حكومته بالضبط بەڵکو بەدەست ئەحزابەوە مەزانی مەبدەی دەوڵە العەمیقە یعنی دەسەڵاتی ناو دەسەڵاتی نیو دەوڵەتەکە فلەو حاڵەتە ئێمە باسی ئەومانە کرد ئەگەر هات ئەو نەوتە دەستکاری نەکرابایە طبعاً ئەو قسەی من پێشتری شوتومە ئەو نەوتە لە من عەرزە هیچی پێ هات کەس دەستکاریە کرد
او عمري افترازيه زيادة كدان او نوتا اربات تأثير منك يعني ما هالباسي لواكين شان سرقية بتشوف استا باس لو شتيت واسكم اما او عقوباتي كدا صال لنوتوا حتى نوت بينز لسر العراق فرسكرا وايلي كرنا انتاجكي كم بيتوا وايلي كرد دريشترين 80 نوت بيلز كو عقوبات لا يعني قازان زيابو نان هزور نفط فروشي 6 مليون بو 1 مليون اوش هم وسائل سرا هرم كنسان شفايا وقت جيولوجي باشتو سامانكي خود بكار بيني چونك استقيمتي هي اگر استعمالنا كيف فترشكا وزي خور وزي النووي وانا بكار من قيمتنا من وكاتي زركتو دكي لو تاكو او سرتساو تازكاني بكار بيني بيجي باستثماركش تاكا سرتساو نفتكيا بلان برياركا ببي ظروفي او كاتا دبيتن او شخصي كبرياري دا انتاز بكريتن تماشي رأي شخص تكنيكي دكا كوتي زوزور شتوشي باشا اما يعني او هامان دقيشنا او مرحلة استا اگر بعد بايا او برياري محكمة باريس نبايا او كيشان نبايا اما هبردان بون وقت بيشتر رنگا او تقييما نوعاش كدبو بلام وقت مبدأ وقت برادران باسكن نابي هيت اما تأمين كان لقل او عراقا دبوايا وقت دكتور باسي كد لو كاتش كوزور بهزبين او اتفاقين ورنكاك قانونكي دابنين وقانونكي كدان را يخوماني هرم بيستدو زور لاني عراقي مراعاتي كرديا زور يعني بالضبط مراعاتي دستوري كرديا و يعني او برياريك هلي وشان تنها ازاردان بو هرم هيج زررش نبو طبعا هو تناقضك بشكل الصلاة كان لياسايد بستويكا كأوت لغوك أوت لغوك معناه دي سنة اعتراف دكاي ده صلاة هرم هي شو كلمات دي دوي ياساي بستويك هي كالغاي نكر محكمة فدرالي رنجني زاني ياخش بيان نكرة الغاي كان شو كأوا الغاي مؤسسة لحكومة هرم كبشكل النظام الفدرالي. سپاس بۆ دەستا خۆش سپاس دەکەم سوکی داری بەشی هێوەدەکان لە زانکۆیداری فڕاستی لەوە ئەندامی بۆردی مفاوەزاتی عێراق لە وزارەتی بیرەی عێراقدا باسی کا 28 کردویانە لە مفاوەزاتەکە و لەگەڵ وزارەتی ژینگەدا دەنگمان نەداوە کەمکردنەوەی گەرەهێنانینەوە ئەماش لەوە دەگەینە کە ئێمە وڵاتێکین برو پێشکەوتن دەڕۆین لە بەروی دوای جەنگی خۆمان ئەسماندێتەوە بەتاکید ڕوئیای ئێمە بینین ئێمە بۆ داهاتوو 10 ساڵی تێرەوە بەدا ناوەژەکانی کرد لەوت ئەو ڕەواجەی نامێنێت ئێمە بۆ هەموو فۆکسەمان کردوتە لەو 1001 سەرچاوەی ترمانێەوە بۆ پەیداکردنی داهات نازانم ئێمەدە چۆن دەکاتە دەست سەڵامدار ئەمە با بۆزێ دوورکەینەوە لەنەوەی بەروی 10 ساڵی هەروەکو یوێن لە 2015 بنەماکانی داناوە تا 2020 ریفۆرمی ترەکرێتەوە نەوت ئەو ڕەواجەی نامێنێت بۆ 2015 خوي بس سريع جواب دموا هموش تكنابي الاعلام باور بيبكن استا بروباغندا كي جهاني هي او لاتاني كمستوردي نفتن وابدرخن كانه نفته كتمني كما يوداخينا مينيو طاقه بديله دي او تسلا اون دي تاسكر سين اون دي تاسكر ساري كارباي هايبريد دي توا وابشان ددن كنوع فشارش نفسيه لسولاتاني اوبيك بلس كاكا زو نفتكي فروشن دواء قيمتي نامينه خوشي لاني علمي تواني استباس دكم لبرتسه او كاتيك زور فروشتيان نرخ دادا بزي اوان زرنا كنسك اوان زياده مستورد ومستهلكي نفتن بلام كاتي كورونا رويدا طبعا همو الدنيا كوستوا جامعه امريكي دراسيه كدرتو نك بس كسرتساوي وزا سطح شتاي ابوري همو جاني اعتماد لسر نفتك او صناعاتي بونداري بنفت لو تناكري بس نفتكي ببري وكسر ساوي وزا چونك السكتر كان ديكش مش هم السر دبيتوا لو يدبي بديسان بيركنوتشي بفلسفي تماشى بكين نكهر ولاتك بمصلحتي خوي عراق راي نادات چونك زرمنده منتجي قورترين دوم منتجه لاوبك شو بينزم يد قورترين يدك هي لنوت العالم لو مصلحتني وقرار كانش اخري نيبوت واز لوقود يحفوري بينن وتتحويل بن يعني اشتكيت تلطيف كردوا تاكو همو اعتراضنا كان وببت بريارتي جهاني زور سپاس دكتور ما مصر شهرية چند خيرا بس ساحت والله انت ما مجلسي كسر من في وسيبه من بوش ارستان دكن بكرتي كدكتور عبد الرحمن باسي تيجيشتن لا جيوبوليتيكي العراق يخو ما نتفهموا
من پێم وایە گەورەترین کێشەی کولەن کەرتی نەوت و گازی هەرێمی کوردستان و سامانە سروشتەکان ئەوە بۆ جۆرێک کە دکتۆریش ئاماژەی پێدا لەناو فەرمایشەکانیدا زانی چۆن شتێکی صافی ڕۆشنی ئاشکرامان نییە بۆ ئەوەی کە هەموو بزانین ئێمە تێگەیشتنی خۆمان لە سیاسەتی نەوتی کوردستان دەڵێن تێگەیشتنی خۆمان لە ئیستراتێژی نەوتی کوردستان دەڵێن ئەمانە لە هەمووی دنیادا دێن مەسەل الان ئێمە تاوکنی 2014 2015 ساڵانە ڕامان دەگەیان کە هەرێمی کوردستان خاوەنی ئەوەندە یەدەکی نەوتە لە پاژەوە ئەو شتە ڕاگیرە ئێمە هەرچی داواشمان کرد حەولیشماندا کە ئەمە شتێکی گرینگە ئەوەکو ناسنامەیەک وایە بۆ نەوت وەکو گرنگی ئەو کەرتە پیشان دەدا مەسەرەن ئێستا زۆر جار وایە باسیەوە دەکەن عێراق دەڵێ 145 ئێران دەڵێ 158 ئەمە ڕاست نییە بەڵام بۆ ئەوەی کە قورسایی خۆیان لە بازار بەرنەسەرێ ئەمە ڕادەگەێنن ئێمە هێندەمان ڕانەگەیان ڕامان نەگەیان هەتا ئەنستیتویەکی نەروێجی لە 2023 دا هات کوتی بە بڕوای من یەدەکی نەوتی هەرێمی کوردستان 3.7 میلیارد بەرمیلە و پاش ئەو EIA ئەنستیتوی ڕاگەیاندنی وزەی ئەمریکا ئاماژەی بەودا یعنی ئەوی وەکو ریفرەنسی خۆی کرد نەک ئێمە نەک کوردستان نەک سامانە سروشتەکان من پێم وایە بۆ بابەتی بۆ کۆی بابەتەکانی کەش ئێمە ئەم کەبوونەمان هەیە لە سیاسەتدا لە استراتێژیدا لە پلاندا بۆیە من پێم وایە ئێمە لە ژێۆپۆلیتیکی خۆمان باش تێگەیشتی نەکەوتە ناو بەربووناقەشە قەت پەرەی پێوە نەدرا قەت گەورە نەکردا نە لە عێراق تێگەیشتین بە جوانی ئەگەر لە بیرمان بێتە 2016 عێراق هەمیشە پەیوەست بوو بەوەی کە لە هەرێمی کوردستانەوە لە پاڵاوگەکانی هەرێمی کوردستان و لە ڕێگای تورکیا و لە بەشێکی لە ڕێگای ئێرانەوە بۆ دابینکردنی ئاسایشی وزەی خۆی بەرهەمی نەوتیەکان بۆی بچێت نەیبوو بەلانی کەم لە مووسڵ لە تکرید لە کەرکوک لەمانە محتاجی ئێمە بوو ئێستا ئەو هات خۆی پەرە پێدا کەرتی پاڵاوتنی خۆی زۆر باشتر کرد ئێستا ئێمە محتاجی ئەوین لەو بەربێ بۆ لای ئێمە یعنی من پێم وایە هەر ئەو جۆرێک کە ئەرزم کردن لە ناو پرزنتێشنەکاندا ئێمە سیاسەتەکەمان سیاسەتێکی تەواو دروست بوو سیاسەتێکی زۆر بەجێ خۆی بوو بەڵام لە دانانی استراتێژیەکان و لە دانانی پلانەکاندا هەڵەمان هەبوو ئەم هەڵەیەش هەڵەیەکی گشتگیر بوو لە زۆر جێگا بوومان ئەوەش بۆ مانایانێک کە هەمووی هەڵە بوو بەڵام هەڵەشمان تێدا هەبوو کاک دکتۆر فەرسەد ئاماژەی پێم وایە باسییان کە ئاماژەی بۆ کرد کە دادگای پاریس عێراق لە هەناردەکردن گواستنەوە و فرۆشتن سکاڵای لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کرد بوو کە تەنیا لە فرۆشتنەکە حکوومەتی تورکیا خەتابار ناسرا ئەوش بە پێی خاڵێکی کە لە 2010 گرێبەستی نێوان تورکیا و عێراق هەموار کراوەتەوە لەوێدا بە ئاشکرا کوتراوە نەوتێکی کە لە عێراقەوە هەناردە دەکردرێ دەبێت بە پێی بڕیاری سۆمۆ واصڵی کەشتی و باخیرەی کریات کردرێ تەنیا من ئەگەر هەڵە نەبووم کاک دکتۆر تەنیا لەسەر ئەم بابەتە من فایلەکەیم هەیە خوێندومەتەوە هەمووشیم خوێندۆتەوە بەوردی ئەو کاتیان نەکرد بوو داوایەکە 2012 بۆ غەلەت نەبووم ینی ئەو اتفاقش تعدیلەکە 2010 بوو یعنی ئەمە خاڵە گرنگەکەی بوو کە بۆ بەعیسی ئەوەی کە عێراق تورکیا محکوم بکردرێت مادەی سەتودەی دەستوری مادەی سەتودەی کاڵەخان دەفەرمێ کە ئەو کەسانی کە مستەفیز بوون ئێمە کۆمەڵی کۆمپانیای گەورەمان هەبوو لە هەرێمی کوردستان و کە ئێکزۆن مۆبیل وەکو شێڤرۆن ماوەیەک وەکو تۆتاڵ وەکوان ئەمانەیە کە لە ئستۆک مارکێتەکانی دنیا گرنگ بوون گەورە بوون حکوومەتەکان لەسەریان وجواب داهاتن بەداخەوە هەموو ڕۆیشتن ئەم کۆمپانیانە ماونەتەوە کە هەموو لێڤڵی دووسێن بە داناگاز و بە کرێسێنتەوە لەبەر ئەوە من پێم وانە جگەل لە پاڵپشتێکی سیاسی کە حکوومەتی ئەمریکا دەیکات زۆر پاڵپشتی دیکە ئێستا بۆ ئێمە هەبێت من ئەرزێکی دیکەم هەر بە قەولی خۆت دکتۆر دەستم بەدامێن ئەو بەدەست بەدامێنە بە قورعان سپاس حقيقة سؤالي دكتور سامان وابزانم حق بو جنابي وزير كاك فرصة جواب بداتوا مسألة محكمة اتحادي ديجي بين يعني لقليبين شو كجناب يعني هم قانوني وهم وزير الحكومة ما نتوانين أو جواب بدينوا عندك زار بحقات مثلا مسألة معاش بو خير يعني براسي بيت بريم يعني 950 مليار مانغانا خون بولا بجي اگر لبجوري بجي عراق بي خواشاهي 450 مليار ايش ما جلو مانه بەڵام ئێستا 950 ملیار لەومان دێ بە گوێرەی قەراری محکەمەی ئیتیحادی
بەڵام جزئی دووەمی خراپ بوو کە تەوتین بوو و نازان با من گلەیەکەی لە کاک فرسەت بکەمەوە هەندێک گلەی لە من کردن ئەمن ئاگام لێ لە محکەمەی ئیتیحادی دوو جەلسەی یەکەم ممەسیلی حکوومەتی هەرێم حاضر نەبوو جەلسەی سێیەم ئەوجا ڕۆیشت کاوە خلەلە ئەوەی معاش ئەو شتانە ئەوەی موچەوانە بەڵێ نانا قصدم يعني قصد نا جنابة عضو يعني نانا نوينري حكومتي هريم حاضر نبو دعوة لسر حكومتي هريمة دعوة لسر حكومتي هريمة أبن اتصال بكربان دي برادر لنا ومحكمة قوتيان دعوة لسر حكومتي هريمة دو جلسية كم نوينري حكومتي هريم حاضر لو ايش مسألة وإلا مسألة توطين دكرات على سر بكرا أجر بقوة برادرك حاضر بوده چون که جانب چی زور باش تیدا بو که دبی معاش هرمی کردستان بدرید و به هر چیزی چی ترهبید نابی راتاو کرده به معاش بدرید والله رئیس محکمه اتحادی کردی جوانه ویراله با عربکان با شکل جوانی بنوسی بلام لچه خرابی کرد کاری دبی توطین بکرید لبانک حکومیه فدرالیه کن او جزء خراب لو دبی جنابیان جواب داته دکتر زریان خلق لب دائما مشكلة شلو دروستك ناري ولا دكتور خلق لبشت عراقة وتبكن والله أمان كحكومة دامز معلومات دقيقة مهبو كبلانة يدوروا دريج دجي هريمي كردستان هي ولا تلفزيوني شاقر بفكر ثان بيه قوتم ما مستايكان دستي شم أو هالي كر ما مستايكان لو يندارشتين يعني قصد ملايكان بو بلا مباشر نمقود بلا ما مستايان هي ما زور واضحة زور واضحة سؤال كان يتر كاك عبد الرحمن جوابتان داو مسألة استعجال كاك عبد الرحمن شو مسألة هندك لين استعجال أمن قصدم لاستعجال أتو أبوري سربخو بيويس استعجال ناكا خطوة برو يعني قصدم دبوايا أما لقر حكومة العراق بروي يعني أو تنسيق من بميني لمسألة چەند تەسلیم کردن و چەند تەسلیم نەکردن بما باە استعجالمان نەکرد باە لە قەتعەکەی زانی بڕۆیشت باینە تا ئەو ڕۆژەی ئینشاءالله خوا دەرکەتمان لێ دەکاتەوە دەبی ئەو دەرکە شەر ببیتەوە بەس دەبی دڵسافیەکەمان بەجێبێری ئەوانی دی وابزان برادران جوابیان داوە کاک فرصة سؤالەکانی مباشرەتەن لۆ من بوو دابەشکردنی واردات بە جۆرەی نسبەی نفوس كاك فرصة طبعا لمادي أو جنابت باسط كرت مادي سطو سندا تأمين نفقات سطو بشتيك ثالثا نوايا دريت تخصص للأقاليم والمحافظات حصة عادلة من الإيرادات حتى أمل بغداد يبين حفظ لصدبه هيك مشكلة كنبو أو زي استدي مسألة استدي مسألة نا أو قصدي ليرة واردات عامة ساوتلي بنوتنيا أما مشكلة كمان هبو تماشيك لصار 2008 كاك نزلوان سروج حكومة بوهاتنا بغداد كاك سركيس وزيري مالية هاتن قوتيان أما حصي خومان حفظ لصوت كمان لإيراداته أجر كاك درشاد بفكري بيواب زانم دانيش تبين لماري زنابي سرو كاك درشاد ممثلي هرم بو وقت دانيش تبين لوي قوتيان أما حفظ لصوت مان لإيراداته النقل نفقات بو مناقشة معنا من دستي أو برادر قلت وزير كاك سركيس سوينا دري قلت منكي داوي إيرادات بكي چونك حتى استاش حتى أو لحظة إيش موازنة العراق بعجزة هميشه جانبي نفقات قورتنا لجانبي إيرادات ساوت ليبي لو جاري لي قرين حفظ لصت لسر نفقات بروح چونك تماشي هم جاري واهي حفتات تريليون دينار عجزة لموازنة العراق تقربي إيرادات حسي هرمي كردستان زهر كم بيته وكاك فرصة. آخر نفقاتي فعلي. نا أو زي سدي مثلا نفقاتي فعلي بس عزالي مكان لم. حتى 2015 نفقاتي فعلي نبوة. حفظ لصت لموازنة العراق. حتى 2015 نفقاتي فعلي لوجودي نبوة. ل 2008 كاك درشاد ناسيد علي علاق كأمين عامي مجلسي وزرابو. لصالي 2008 كم موازنة ما نارد مجلس وزراء دواي مجلس وزراء عندك تعديلات لسر دكاد نريتها برلمان علي علاق لو ما دينو أو وقت ما دينو أبو نفقاتي فعلي داخل ل 2008 أمن يكسر اتصال ببرلمان كربوتم أو نسخي وزارة مالية نفقاتي فعلي تدانية لو نفقاتي فعلي دبي هرب جيرت هل ينقص
ودانندراوە هەتا 2015 دیسان بەبێ وەزارەتی مالی علی علاق داخلی کردەوە لە مەجلیسی وزەرا چووە پەرلەمان لە پەرلەمان دەبایە برادەرانی مە منتەبه بن ئەو شتەنەکەن لۆی 17% کە هاتیە هەتا 12 2013 لە نەفقاتی کولی بووە نەک لە نەفقاتی فعلی لۆ يعني معلوماتی جەناب مشكلەی دووەم لە مەسەلەی واردات ئەنجا ئەمن ئێستا لۆم ئێستا دێمە سەری صرف تخصيصاتي خويا إيه دي مثلا بشي منها كذا إيه نفقاتي فعلي بو مصدر مصطلب وتحديدي أو خلال دوائي دروز بو أمان تواني زو تاكي بكن برادراني ما تاكي عنك حسن كم يكشد بزاني ل 2016 تقرير ديواني رقابي مالي ممكن جنابته كلو حكومة هرم هاتيا ضل وزارة دارایی عراق پێویستە محاسبە بکرێ چونکە 22 تریلیۆن دیناری زیاد ناردیە لە هەرێمی کوردستان لە خلالی ئەو ساڵانەی پێشەوە لۆ دەرێ ئەوە چونکە هینایتە سەر نەفقاتی فعلی دیوانی ڕقابەی مالی کاتێک کە ئەمە ویستیان بماندەنە نەزاها ئەمن داوام کرد لە مەجلیسی وزارا لەگەر مالکی بین دیفاع لە خۆمان بکەین ئەگەر دیفاعمان باش بوو ئۆکەی ئەگەر دیفاع خراپ بوو ماندەنە نەزاهی 22 تریلیۆن دیناریش بەچێ دەدرێتەوە وەڵی يعني توابدي بارتة 22 جار بارتة مانكن كتشوفوا مجلس وزراء أو موضوع عمله يعني بس قلتم كاكا فرموا لا قانوني موازنة نفقاتي فعلي هي وتيانا قلتم دائما لها مو دنيا أكريئة محافظية باش أمن جوابي أو سؤالي تودموا أكريئة محافظية باش لسن محافظية خراب محاسبة بكي ناكل اشتوا لو چونکە بەسرا وەزعی باشە و پارێکی باشی سەرف کردیە مووسڵ وەزعی خراپ بووە پارێکی کەمتری سەرف کردی ئەکرێ ئەمن بەسرا بڵێم لەسەر ئەساسی مووسڵ دەدەمەت و مەجلیسی وزارا بە کۆی دەنگ گوتیان کاکات و سەلیم نادەینە نەزاهە و خواحافیزت بی و مبەڕیتەوە ئەمن لەگەڵ جەنابتم نەفقاتی فعلی لە 2015 کە لە پەرلەمان داخل کرا دەبوایە برادەرانی مەدژی بوەستنەوە على الأقل ل 2019 كوزير مالية كردبو وذكرها حرب جريت لقر جنابتم 100% لتلفزيون قلتم نفقاتي فعلي أجر إستا جنابت لمحكمة اتحادي حكومتي هرين بابسي شكايتك بخال سر نفقاتي فعلي دايباتو لا هيج دنياك موازنة نية هيج موازنة لعالم لسر أساسي نفقاتي فعلي هموي لسر أساسي موازنة تقديرية مشكلة كانت الأول مشكلة كان بيتسقفك نية لبو نفقاتي اتحادي بالي. مثلا تنا بداياته نفقات اتحادي صوتي بيسبو صوتي بيستيربو استا صوتي تشلوبينزا بالي. هل كيف خوان لا أنا أخو أوان ابن بزنات الجود أوان نك أو تيان بكيف تدري خوان لك هذا مشكلة يعني لوي أما وزارة داخلية اتحادية داخلية سيادية لا شرطية اتحادية سيادية لا وقانون موازنة لا يمنع داخلية اتحادية كاك فرصة لما دي سطو شاش بداخل أما وكو هرمي كردستان ديسان خلال ما نهبوها چونك لو دريد دبي هيئة عامة لمراقبة تخصيصات الواردات العراقية دابن دريد كأو هيئة دانندرا وزارة ريزوري لكرداية هتا است لو يدبي إيش لسر مادة 106 بكرت وزي بزي كرد أو مادة 106 و 105 بالي كرد داخلي دستوريات إيه ومقتبسة لاتفاقية السودان وجنوب السودان بالي انزا حتى إيسا تفعيل نكرة يا كاك فرصة وهذا إيسا حكومتي هرمي كردستان هذا إيسا لهيت مفاوضاتك بس يعني نكر أو مادة دبي تفعيل بكري أجر أو مادة تفعيل بكري زور شد حلبي زور مشاكل حلبي داوان نكر دي هتاو كويسة أزاني لمحكمة باريس أوان لما دي سطودا ثالثا لما ينبردوا سكدري رسم السياسات الخارجية وتنظيم التجارة الخارجية تنظيم التجارة الخارجية بو أوي لما ينبردوا كتنظيم تجاري خارجي حصرا لصلاحية حكومي مركزية لويه مشكلة ما تشيل دستوري مشكلة ما برادران نادوان جوازين وبين مصطلحات بالي رسم السياسة يعني توجيهات بالي نا تفاصيل بالي وضع السياسة زيادة برو تفاصيل راست
تنفيذ السياسة جيبه جيترن بلس إذا أوان إمتى كلاوة كاكا مشكلة ما أوي محامية كيما خرابو محامية كيما استغلالي أوان طبعا هكا تماشي قراري محكمة اتحادي بكين خلطة كيان هي نوبين تجاري داخلي وتجاري خارجي بالي كاكا هاولاتيك مقاولك تواجدك شخصك عادي حقي هي بيشت اتفاقيات لقل شركائك أجنبي بكين ويا أنوية تجاري سيادي تشيا يعني تجاري سيادي اتفاقية تجارة نوبين دو دولة أن لسر بابتك بضاعيك كممنوع قطاعي خاص تجارتي بيبكي هوان محكمة اتحادي خلطك الزور لقرارات خوي كليا حتى درجة جالك لقل دكتور بوغن باسم سلطي تنفيذي لقرارات خويا سلطي رئيس جمهورية وسلطي أنجمن وزيران بتسلطي جواز سابيان كليا مع العلم هردو تتمي يكترن ابن سلطي تنفيذي قرارات يعني زورشتي تيدا حشوكي تيدا هيج علاقتي لقل هيج راسا باسي محافظات وبحسي أقاليم بحسي لا مركزيات شو أتوانا بلم شوية صفحات لكتاب مصادري نظامي سياسي استنساخي كليا وداخلي قراراتي خوي أما لبداية بجنابتم قلت أوان كانوا سي وفقا للدستور بكيف يدري خوشي دستور ليك داته وباو دصلاته كش لاي أول جنابته زاني كنت أو تأثيري لسر محكمة اتحادية بوا فرصات برادران من تقريبا 12 سيزده نخدم هي لسر قراري محكمة اتحادية من يك مثال باتريا دينا كنوتو غاز هيج علاقة لك سلطي حصري حكومتي اتحادية مادة صدو دهلة الدستور مستنسخة لمادة 25 لقانون إداري دولة بالذات مستنسخة أدى فقرة نبن كعلاقة لقى الإيمانيين موضوعي تنظيمي تردداتي بثي وموضوعي الحد الأدنى للأجور أجور شطبيان كليا تردداتي بثي اتصالاتي لاسلكي تنظيمي كليا مادة كان لا مادة 25 فقرة جيم همو ثرواتي طبيعي اختصاصي حكمتي اتحادية حصرا اختصاصي حكمتي اتحادية ثرواتي طبيعي شاملين وطغاز بلا وكي مادة كاستنساخ ينكربو دستور هو مادة صدوده ثرواتي طبيعي دليل دليل لو دليل بقوة تربية ايش دليل لو دليل بقوة تربية دو بخويا قانوني المحافظات غير منتظمة في إقليم تعديل ينكر كاكا نا اقتراحي كله بخويا قانونك تعديل ينكر نصا لتعديلك مادة كذا في الأمنية أليتن هكرهاتو قانونك بحسي مادة صدو دوازده صدو سيزده صدو چارده طبعا صدو دوازده نوتو غازه صدو سيزده آثاره صدو چارده موضوعي تندرستي وتعليم أو قضايانه أو مشتكى بالنسبة مادة صدو دوازده چه أليت؟ چه بمحافظات أليت هكرهاتو قانونك لقوانين إيوه مع العلم مجلسي محافظة قانون درناكت قراراتي محلي دركت با تصنيف بكين بلين ناوكت تشريعاتي محلية اعتبارك قانوني ناو محافظة أليت هكرهاتو تناقضك بيدا وناو بين قانوني محافظة وقانوني اتحادي لسر مادة صدو دوازده كنوتو غازة أولويات بقانوني محافظة راست راست مع العلم يما برلمان مان هي قانوني تواودز درجة تشريعي راست بس يما هكا تناقض هذا اعتراف بينك قالتنا نوتو غاز قطعا تابعي حكومتي اتحادية طبعا لقى جارك لكن أنا بجار لقى وردك شو ما بقدر وكي أوسح بتم منكر طبعا إصرار منكر براستي كوفدي محافظات حاضر بو إصرار منكر شكولا ما في محافظاتي وفي إقليم لقى هريم نفسي ما في بالي نفسي خاصة موضوعي نوتو خاص أقول ألق الوكيبين دفاع لحقوق ما فكان خويانا كان يعني دفاع على حقوق ما فكان يمن راست إشارة بو ما دانا موضوعي مادة 25 إدارة دولة بس تركيز لسر تعديل قانوني محافظات
هرسي محافظ لويرون تماشي يكتريان لكن أقايا لنا أقايا لحقوق خويانا راست تجارب من يوم قلت ما مستا حتى جارك تربوما أبي تربكي بخيني فقرك بخيني راست تجا فقرك بخيني ما محافظي بصرة وقت في زور باش يعني قلت أقا ما نريد دواهي مسلايك راست أمن لقرتو متفق أم لوشتانا أمن دريم أو بكيف يدري خويا من نارم أو وق بقانون اشتكي كامل قانوني نيمة دستوري إسرائيل قانون دستور نازل بلام أو بكيف خوي تفسيرك زاني كبكيف خوي أمن لقر جنابتم خو دبوايا ممثل هرمي كردستان لوي حاضر بي دفاع بكابر بابا أنقول أو مادة زور مي ما كدري أجرات دو قانون أبو قانوني إقليم أخوات توا خلاص أو مش نائب جويلة هذا موضوعي نوتو غاز ومادة بنجاونو دعوة بنجاونو لوائح ما ندرس ذكر بخوم هم لوائح كان من الويسيم حزنا كم دليل من هم لوائح كان بخوم الويسيم كاك أمان جهادي كاري مني ذكر شكو دكتور من تكان هم راست دستي أو راستي تدقيق ما ذكر تسليمي محامي ما ذكر بتوقيع الكوي تقديمي ذكر أو مؤدب طعن لشرعية محكمة ما نداوى بينك طعن لإسارة أو مدى ما كردوا يستبنش قانون إدارة دولة إشارة بو مادة ما كردوا قانون محافظات غير منتظمة في إقليم إشارة بمادة صندوق 12 ما كردوا تفسيري مادة صندوق 11 ما كردوا إشارة بوما كردوا راست سياسة اقتصادي تابع حكومتي اتحادي بلام لدستور نصكي خاصيا دانا وبو سياسة نوت غاز وقانون استراتيجية نوت غاز كهرمكان ومحافظات مختص به إشارة بومدا عدا أولا وقت مفاوض وتجارة شوي وقلت كلمين معا أبي هاتوا لما تصدوا دوازده بحاضر بوني من صوت دوازده معا فقرة ثانية تيجي وقلت كلماتي بتشوكة سي حرف معا بلان باور بكن 25 دقيقة نقاش ما لسر كرتون وأمدبوني رحمتي إمام جلال وحاسبوني جنابي كاف مسؤول وآمدبوني 22 أندامي برلماني كردستان نين ركاني ملا برلماني عراق هل أنه بالتعاون بالتنسيق بشكل كتير يان معا ما قلت لا معا شكو هكا بشكل كتير أولا مشروع نيسم ينوتباس وإما ألين ملاحظة خطان السبعين إما شكل بنيسي بيان ألين ملاحظات خطان بيان كانوا بينا كان بيما كان نا دال بيك ودال نيشي كلمة بيك ونيسي وفعلا شي مشروعي أول بوجد لها تنويس فلم تشيل هذه إشارة كان في دمك شو مجلس الشورى أولا الدستور هذه مختصة بقضايا شكلية اليوم أولا قانونك عندك كتبه مجلسي دولة ناحية موضوع داخلي يعني ناحية فن داخلي مجلس الشورى مجلس دولة قولي مجلس الشورى هوي مجلس شورى الدولة الدولة بكت هرم ويدر شو بانجي خبراء نوطي وزاري نوطي ايش بكيف أوان قران قريب إشارة بداية راس أول نجحنا النتيجة الرصدي وهو شكله موضوع ولا قرار محكمة اتحادية رئيسي محكمة اجتماعي خاص كريا لقى طيف وزيري مالية ككفرة أول شكو اعتباره بالمعلومات خارجي محكمة استئناف الدعاية اجتماع لقى وزيري مالي دارائي أكي وقرارتي وادركي كاستناد سكاني ولو نوي أو نهات ولا نو قرار بس لدي معلومات من بيش قرار دل بتشد روجة بانجي وزيري مالية تبدو لكن في أول أصلا قرارك كاك فرصة قرارك من التلفزيون إيش قلتم بشكل قدرتوها يكشي زور خبير لجانبي مالي دايرشتي أزاني زور بخبرة لجانبي مالي دايرشتي وان كرتيانا قرار يعني واضحة
واضحة أو أزاني تناي مناقة هموما لقروينا كمحكمة فعلا كوبيانوي أو هذا كاردين برام مشكلة كتير دبيت قرار كبو قرار ترى والله قرار قطعية وقابل إنسان متيو كموقف سياسي زور 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 سپاس ممنون.